بەناوی خوای بەخشندۆ میرەوان سڵاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەی کینۆدا لەگەڵ هاوکارم سالار هاتینەوە خزمەتان بۆ هیوایی کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. دەست خۆش دانیار. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بە هیوای تەندروستێکی باش بۆ گشتلایەکتان ئەمڕۆ هەوڵ دەدەین کۆمەڵێک تەوەری بابەتی ڕۆژ لە پەیامی ڕۆژ باس بکەین. یەکەم تەوەرمان باز لە هۆکارەکانی بەرەو هەڵدێربردننی گەنج دەکەین. هەڵبەتە گەنج لە هەناوی هەر کۆمەڵگەیەکدا پێی دەوترێت داینەمۆیە و کۆمەڵگەیە پێویستە دامەزراوەکانی ئەو وڵاتە زۆر گرنگی بە ئەم داینەمۆیە بدەن و بەرەو ئاراستەیەک ببرێن کە ئاراستەی داهاتووی کۆمەڵگە بەرەو باشتر و چاکتر و داهاتوویەکی ڕوونتر بەرێ. بەڵام لە کۆمەڵگەی ئێمەدا زۆر شت هەیە کە گەنجی بەرەو هەڵدێر بردووە دوجار لێکەوتی خراپیش لەسەر کۆمەڵگە جێدەیەڵێت. لەسەر لە تەوەری دومیشماندا باز لە کێشە و گرفتەکانی قوتابیان دەکەین بە تایبەت کە نزیک دەبنەوە لە تاقیکردنەوەی کۆتایی ساڵ بزانین ئەو کێشە و گرفتانیان چینوە لە دۆخێکی ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بێتەوە باری دەرونیان چۆنەوە ئایا ئەو قوتابیانی کە تووشی هەڵگری و ڤایرۆسن ئەنجامیان چی دەبێت بەشدا دەبن لە تاقیکردنەوە لەگەڵ کۆمەڵێک ڕێنمایی تایبەت بە تاقیکردنەوەکان چۆنە لە چ ئاستێکدایە خۆپەیە کە بەشێک لە منهەجەکان پێما بێت تەرک کراوە لە خوێندنگاکاندا. بەڵێ تەوەری سێمیشمان لە ماوەی چوونمان بۆ ناو وەرزی هاوین بەرهەمەکانی ناوخۆی خۆمان پێگەیشتون بەڵام بەداخەوە هەموو ساڵێکم سیناروێیانە و ئەم حاڵەتانە دەبینین وێنەکان بە شێوەیەکن هەمیشە دڵتەنگمانەکەن لەوەی کە بەرهەمی ناوخۆ بەرهەمی جوتیارەکانمان بە دەستی قلیشاوی خۆیان کە بەرهەمی دێنن دوجار ئەبێ فڕێ بدەن و بە زەرەر بەسەریاندا دەشکێتەوە. ئەم تەوەرەمان تایبەت کردو بە بەرهەمی تەماتە کە بەرهەمێکی ناوخۆییە زۆر گرنگی پێدەدرێت لە لایەن جوتیارانی هەرێمی کوردستانەوە بەڵام بەداخەوە لایەنی پەیوەندیدار کە حکومەتە و بە تایبەتتر وەزارەتی معنی تایبەت بە جوتیاران و کشت و کاڵ کەمتر لا دەکەنەوە بەلای بەرهەمی ناوخۆ و برە و پێدان بە بواری کشت و کاڵ باز لە گرفتەکانیان دەکەین بە میوانداری بەڕێزێک کە ماوەیەکە بە تایبەت ئیش لەسەر تەماتە و بەرهەمەکانی تەماتە دەکات. دۆشا بزانین ئەو بەرهەمە خۆمانە بە کەڵکی دۆشایی تەماتە دێن کە وەک پێشتر ئاماژیان پێکرد و وەزیریش دەیوت بەرهەمی خۆماڵی بە کەڵکی دۆشا و نایەت چەندەمە بە کەڵک دێت ئەو بەرهەمە خۆماڵی کە بەرهەم دێن لە لارێمی کوردستاندا. ڕاست وەلازان دەستپێکیش دەچینە لای زانیاریە کە باز لە ئەکتەری بەناوبانگی گیانی چارین چاپل دەکات پێکەوە بینەری دەبین. دەرهێنەر و ئاوازدانەری بەناوبانگی جیهان لە سەدەی 19ەمی زاینی چارلز چاپلین ناوی تەواوی سێر چارلز ئسپێنسەر چاپلین لە 16 نیسانی 1970 لە واڵوێرت لە لەندەن لە بنەماڵێکی جوولەکە لەدایک بووە. گەرچی هیچ بەڵگەنامەیەکی وردو دەقیق لەسەر شوێن و کاتی لەدایکبوونی دەست ناکەوێت بەڵام لە زاری چارلز خۆیەوە بەریتانیا زێدی لەدایکبوونیەتی. لە دوای 40 ساڵ لا مردنیشی بنەماڵی چارلز چاپلین نامەیەکیان لە یەکێک لە سندوقە بەجێماوەکانیدا دۆزیەوە کە ئاماژەن بۆ ئەوەی چارلز لە نزیک شاری برمنگهام دووەم گەورە شاری بەریتانیا لەدایک بوو بێت. باوکو دایکی هەردووکیان لە جیهانی مۆسیقا کاریانە کرد بەڵام کاتێک چارلز تەمەنی 3 ساڵ دەبێت باوکو دایکی لە یەکجیا دەبنەوە. چارلز لەگەڵ دایکی دەژیا و لە تەمەنی 12 ساڵیدا باوکی لەدەستدا کە پیاوێکی هەمیشە مەست بوو. لە یەکێک لە شانۆکاندا دایکی چارلز بەهۆی بەرکەوتنی کەرەستەیەکەوە لە کاتی بەڕێوەچوونی شانۆکە بەرسەری تووشی خوێنبەربوونی سەر بوو. لەگەڵ جێشتنی سەکۆی شانۆدا کوڕەکەی چارلز هاتە سەر سەکۆ و بە ئاوازەکانی فەراغی دایکی لە شانۆکەدا پڕ کردەوە و سەرنجی ئامادەبوانی ڕاکێشە. دایکی چارلز بۆی برینداریەوە تووشی نەخۆشی دەرونی بوو. ژیانی لە ناو نەخۆشخانەی دەرونی کێنهێڵ بەسەر دەبرد تا لە ساڵی 1928 کە ئەو کات چارلز تەمەنی 37 ساڵ بوو دایکی گیانی سپارد. چارلز لە ساڵی 1940 لە یەکەمین فیلمی بە ناوی پێکهێنانی ژیانێک کە فیلمێکی کۆمێدی بوو ناوی دەرکرد. چارلز چاپلین لە ساڵی 1940
یەکەمین فیلمی بەدەنگی خۆی بە ناوی دیکتاتۆری گەورە بەرهەمهێنا لەسەر شەڕی جیهانی دووەم کە بە تایبەتی لەو فیلمەدا ڕەخنەی توندی لە هیتلەر گرتووە و پێشوازیەکی باشیش لە فیلمەکە کراوە. چارلز لە 4 مارسی 1975 لەلایەن شاژنی بەریتانیا نیشانی تایبەتی پێبەخشرا و لەلایەن هۆلیۆدەوە بۆ وەرگرتن و بەدەستێنانی خەڵاتی ئۆسکار بانگهێشتی ئەمریکا کرا. لە کریسمەسی 1970 بە بۆنەی نەخۆشی دیابێت لە تەمەنی 88 ساڵیدا لە ژیان ماڵاوایی کرد. 2 مانگ لە دوای ناشتنی چارلز لە 3 مارسی 1970 تەرمی چارلز لە گۆڕستان دزرا و دواتر تەرمەکەی لە دەریاچەی ژنیۆ دۆزرایەوە. چارلز جگە لەو کورتە فیلمە بێدەنگیانی کە هەموو گیانی بەخۆ سەرسام کردبوو نامەیەکی بۆ کچەکەی بە میرات جێهێشتووە کە ئێستاشی لەگەڵدا بێت دەنگدانەوەی جیهانی هەیە. لە دوایین وتەی نامەکەیدا بۆ جیرالدینی کچی دەڵێت مرۆڤێکی دڵپاک و خاوەن ویژدان بە، چونکە مرۆڤ سوال بکات و ڕوت و ڕەجاڵ بێت باشترە لەوەی بێ بەزەی و نەفز نزم بێت. شتێک زۆر جێگەی سەرسوڕمانە ئەویژەوەیە کە ئەدۆڵف هیتلەر و چارلز چاپلین لە 1 ساڵ و مانگ و هەفتەدا لەدایک بوون. تەنها هیتلەر 4 ڕۆژ لە چارلز گەورەترە، بەڵام ئەدۆڵف هیتلەر دڵی ملیۆنها خەڵکی چارەڕەش کردووە و چارلز چاپلینیش خەڵکی هەموو جیهانی بەهۆی کردەوەکانیەوە کە پەیامی جۆراوجۆریان لە پشتەوەیە خستووەتە پێکەنینەوە. لە وتە زێڕینەکانی چارلز چاپلین ئێمە ئەوەندە پێویستمان بە مرۆڤایەتیە پێویستمان بەداهێنان نییە. گەرکارەکەت بە ڕۆژێک تەواو دەبێت با بیرکردنەوەکەت 3 ڕۆژ بخایەنێت. توانای کۆمەلگایەک لەسەر توانای بەهێزی گەنج وەستاوە هەتاوەکو گەنجی بەهێز و بەتوانە لە کۆمەلگایەک دابن و کۆمەلگایە سەرکەوتنی زیاتر بەخۆیەوە دەبینێت و بەرەو پێشکەوتنی زیاتر دەچێت. زۆرێک لە وڵاتە پێشکەوتەکان بە شێوازێکی زۆر پشت بە توانای گەنج و لێهاتووی گەنج دەبەسن بۆ پێشکەوتنی وڵاتەکەیان. بەڵام لە هەرێمی کوردستان دەبزانین تا چەند گرنگی بە گەنج دراوە بزانین ئەو هۆکارانە چین کە بۆتەوەی کە گەنج بەرەو هەڵدێر بڕات. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لێرە ئامادەیش زۆر بەڕێت مامۆستا ئەدیب قەرداخی بانخواست. مامۆستایان زۆر بەخێر بێن. مامۆستا ئەو هۆکارانە چین کە لە ئێستادا گەنج بەرەو هەڵدێر دەبن و بەرەو ئەوەی دەبن کە دەسەمەوە ببێت یاخود مد ببێت و زۆر گرنگی بە بوارەکانی کۆمەلگای خۆی نەدات. بسم الله الرحمن الرحیم. ڕاستیە زۆر جار کە دیقەت ئەدەی نەک هەر لای خۆمان بەڵکو لە زۆرێک لە شوێنەکانی تریش گەنج لە کاتێکە کە داینەمۆی پێشکەوتن و گۆڕانکاریە لە هەموو وڵات و کۆمەلگایە، بەڵام لە زۆربەی شوێنەکان و یەکێک لەو شوێنانە کە لای خۆمانە گرنگی پێ نادرێت، بەڵکو نەک گرنگی پێ نادرێت، بەڵ زۆر جاریش کارێک ئەکرێ بۆ دواخستنی، کارێک ئەکرێ بۆ سەرکوتکردنی، کارێک ئەکرێ بۆ مەستکردنی، هەتاوەکوای لێبێت ئەو شتانەی کە ئیزانێت لە مێشکایەتی یان ئەکرێ بیکات ناتوانێ بیکە، چونکە مەست کراوە و تاقەکانی پڕوکێنراون هەتا وای لێ هاتووە تەنانەت توانای بیرکردنەوەشی نییە. هەر لەبەر ئەمەشە کە کۆمەلگایەک ئەگەر پێش بکەوێت زۆربەی کات گەنجەکان ڕابەری، زۆربەی کات گەنجە ئەتوانێت ئەگەر حتا بشگەڕێتەوە بۆ مێژووی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەنج بە قیادەی پێشکەوتنەکان و سەرکەوتنەکان و تەنانەت جەنگەکانیشی کردووە. بگەڕێتەوە بۆ مێژووی وڵاتانی تر لە زۆربەی شوێن و کاتەکانە گەنج بوون توانیانە گۆڕانکاری بکەن. بەڵام ئایا ئێستا گەنج لە وڵاتی ئێمە و لەم سەردەما بە شێوازێکی گشتی وەهان؟ زۆر باش. ئەوساس ئەو شکستانە چین کەوا دەکات کە لە بەرامبەر پێگەیاندنی گەنجێکی بەرهەمدار کۆمەڵگەی ئێمە نەیتوانیوە ڕۆڵ بگێڕە بۆی کە بەگەڕخستنی و داینەمۆی کە باز دەکرێت بێت لە گەنجە هەبێ تایە شکستمان هێناوە. وەڵاهی ئەوەی زۆر گرفتی گەورە بێت تەنانەت گەنج وای لێ هاتووە بیر ناکاتەوە و ناشێوێت بیر بکاتەوە. من خۆم زۆر لە ناو گەنجە لەگەڵ کوڕانیش و کچانیش مامەڵەمان زۆر کردووە بە حکمی
دەوامی قوتابخانە و ئەمانە زۆر تێکەڵاوی و بەریەکەوتنمان هەیە زۆر جار ئەتەوێت گۆڕانکاریەک لەم گەنجا دروست بکەی نایەوێ بیکە هەر خۆی ئەمە خاڵی یەکەمە کە نایەوێت ئەم گۆڕانکاریە دروست بکە ئەتوانین بڵین هەڵبەت هەمووی نا بەڵام تێناگە و ناشەوێت تێبگا باشە ئوستاز ینی ئەگەر شتەکەەوە نە باش و چاکە ئەو گۆڕانکاریە چۆن ئینسان لەقەل لە شتێکەدات کە گۆڕانکاریەک بێت سوودی بۆ ژیانی خۆی هەبێت گرنگیەکەی نازانێ یعنی تۆ ئەتەوێت بە ئەنواع ئالەت میکانیزم شێواز ئەتەوێت گۆڕانکاریەک لەم کەسا بکەیت هەڵەیەکی هەیە پێی چاپکە بۆ نمونە شەو ڕۆژێک چەندین سەعات خەریکی مۆبایل و پۆبجی و ئەیاری و ئەمانەیە وەرە بتەوێت تی بگەێنە کە ئەم کارت خراپە ئایا ئەتوانی پێی بسەلمێنی لەوانەیە هەموو خێزانەکان تەنانەت پێشەوەی بین نامەمان بۆ هاتبوو زۆر جا تەلەفۆنەکرێ شەکوا ئەکەن تەنانەت منداڵەکانی خۆشمان ناتوانانی وەکو پێویست کۆنتترۆلی ئەم منداڵە بکەی کە ئەم مۆبایلە خراپە کە نەیویست ئیتر تۆ بە ئاسانی ناتوانانی بیکەی ئیلا ئەبێت چی بکەی ڕێگایەکی تر بدۆزیتەوە حکمەتێکی تر بەکاربێنی بۆ ئەوەی کە ئەم مناڵە سەرقاڵکەی بە شتێکی ترەوە خۆ ئەمەش هەڵەیە من بڵم نابێ بیکەیت و بە دیلێکیشم پێ نەبێ ئیلا بێ بە دیلێکی بۆ بدۆزیتەوە پەروەردەکارێکی ئەوەمان هەیە کە بتوانێت ئەم بە دیلانە لە بری ئەم شتە خراپانە بەکاربێنێت کە گەنج وەکو پەروەردەکاران دەوترێت گەنج سەرقاڵ کراوە بە کۆمەڵە شتێکەوە کە هیچ بەرهەمێکی نییە ئەوەیە کە ئەتوانی بڵێ داوێتی لە عەمودی فەقەری گۆڕانکاری پێشکەوتن لە ناو کۆمەڵگا تەنانەت بە خوێنەوارەکانیشمانەوە تەنانەت من خۆشم وەکو پێویست ناتوانم ئەو پەروەردەیە بکەم بۆچی؟ چونکە ئەو پەروەردەی بۆ من بەکار هاتووە بۆ جەنابەت بەکار هاتووە دایک و باوک بەکاری هێناوە ئێستا هەمان شێواز بەکاربێنیتەوە هەڵە دەرەچ ئیمامی عەلی فەرمێ پەروەردەی منداڵەکانتان بکەن جیاوازەوەی خۆتان کراون لأنهم خولقوا لزمان غير زمانكم زمانیوان زۆر جیاوازە لە زمانی ئێمە یەک جاربیان تا شتێک بکە یا مەیکە ئیتر نەتەکرد ئەمڕۆ بە چەندین شێواز هەوڵەدات قسەکەی دایک و باوکەکە بشکێنێ ئای ئالێرا چی بکەین ئەمەیە قورسایی کەیەکەوێتە سەرشانی ئەم دایک و باوکەم پەروەردەکارە زۆر باش بۆ نمونە باوکێک ئەبینێ منداڵەکەی جگەراکێشێ کە ئەمە زۆر جار ئەبینین لە ناو گەنجانە نامەیەکی جوانی بۆ نووسێت ئەڵێ ڕۆڵەکەم من ئەزانم چ پیاوێکم بەخێو کردووە پەروەردە کردووە و بیستوشمە کە تۆ جگەرا کێشیت لە کاتێکیشە ئەم هەموو زەرەر و زیانەی هەیە تۆش ناتەوێت پارە و ڕنج و ماندووبوونەکانی من بەزایە بدەیت و بیسووتێنی پاکەتەکانیشت لە لای منە وا لە ژێر پشتێکەمە ئەگەر حەز ئەەکەی هەربی کێشیت و قسە و دڵی من بشکێنی بچۆ دەری بێنە و بیخۆ بیکێش ئەم منداڵاڵێ بۆ گۆڕانکارێکی گەورە لە ناو هزر و ناخیا دروست بوو ئەینە ئەگەر ئێستا بە زۆر پاکەتەکەی بشکێنی و لی بدێ و بیترسێنی دوای تۆ دەست پێ کاتەوە ئایا ئەو تەریقەیە چیە تۆ بەکارێنی بۆ قەنەعات پێکردنی ئەم منداڵە ئەم گەنجە ئەمە نوقتەی جەوهەری ئەرکی دایک و باوکەکان زۆر باش مامۆستا ڕۆڵی کۆمەلگا چی لێرەدا بۆ نوێ گەنجێک خاوەنتوانایەکی باشە بۆ نوێ داهێنەرە بەڵام دەبینی هاوڕێکانیان کەسە نزیکانی گاڵتەی پێ دەکەن ئەمەش دەبێتە هۆی ڕوخانی گەنجەکەتی ڕانیەوە چییە بۆ بابەت زۆر جار نەبوونی متمانەیە لەلای ئەو کەسە متمانەیەکی ئەو تۆی بەخۆی لەلا دروست نەبووە ئایا ئینجا پرسیایی تر دروستە بێ بۆچی متمانێت لەلا دروست نەبووە هۆکارێکی گەورە خێزانە هەتاڵت تا جارێک پێت ئەڵێن ئافرین دەست خۆش بێ و کارە و کردەوە چاکە هەزاران جار پێت ئەڵێن نەتکردایە نابوو بتکردایە چۆن کردت بۆ کردت لی تووڕاوی دەنگ بەرزەکەیتەوە بەسەریا وردە وردەمە هەر لە منداڵیەوە ئەم شتە ناخی منداڵەکە تێکەشکێنێ ئەیخوا ئەگەر بێت و کارێکی چاکەش بکات بەلایەوە سەیرە ئەڵێ من بووم کردم من چۆن توانیم بیکەم من نەبووم ئەوەم کرد
بۆیە ئەگەر یەکێکیش بڵێن نابواە ئەو کارت باشنی یەکسەر ئەڵێ وەڵای ئەو ڕاستەکە من ناتوانم. ئەمە چی لێ هاتووە؟ متمانەی لە ناخا بۆ دروست نەکراوە. بۆی ئەگەر هەڵەشی کرد قوتابیەکە ئەگەر نەشی زانی نابێ بوترێ وانیە و غەڵەتە و زۆر قورسی بکەی لەسەری. ئەو گەنجە پێویستەکە متمانەی لەلا دروست ببێ. ئەگەر لە لای دروست کرا ئیتر ئەو کاتە ئەگەر چەندین کەسیش سەرزەنشتی بکەن ئەم دڵی لە خۆی دانامێنێ. ئەم باوەڕی بەو کاری خۆی هەیە، باوەڕی بەو پەیامەی خۆی هەیە، باوەڕی بەو ئامانجی خۆی هەیە. ئەگەر چەندین ئاست و کۆست و لەمپەریش بێنە بەردەمی ئەم هەر بەردەوامە بێت لە سەرکەوتنەکان و لە درێژە پێدانی کارەکان. ماسادیب لە سەردەمی گلۆباڵای نێسا، ینی سەردەمی ئێمەمانان یان سەردەمی پێش ئێمەش سەردەمێک بوو کۆمەلگە خۆی بە شێوەیەک لە شێوەکان پەروەردەکە ناوخۆیی بوو. ئێستا جیهانیە، ینی گەنجێکی ئێرە چاو لە گەنجێکی ئەمریکاکات پێونەتەوێت پەروەردەی ئەو کات ئەوەنە قورس نەبووە. ئێستا بە حکمیەوەی کە جیهانگیریەکی سەرتاسەری هەیە لە هەمان کاتدا پێویستە دایک و باوکەکە چۆن ئەو ئاراستە جیهانیە بکە بە ئاراستێکی ناوخۆیی بۆی پەروەردەیەکی ڕەسەنی ناوخۆیی و خێزانی دروستکاتەوە. ئەمەوێت ینی کورتی کەمەوە پرسیارەکەم لەوەیە کە ڕۆڵی دایک و باوک لە سەردەمی جیهانگیریە چی بکات بۆ ئەوەی ئەو پەروەردەی کە دەیەوێت پەروەردەیەکی جوان لە مناڵەکەی ڕەنگ بداتەوە پتیایە سەرکەوتوو بێت. ڕاستە ئەمەش کارێکی قورسی دیکەی دایک و باوکە. چونکە جاران هەر بیرمانە تەمەنی ئێمەمانان دوو قەنات هەبوو. ئیتر بە ئاسانی ئەویش کۆنتڕۆل کرابوو، هەم لەلایەن حکوومەتەوە کرابوو، هەم لەلایەن دایک و باوک و خێزانەکانەوە کرا. کارە باشەوە نەبوو، کارە باش نەبوو. ئینجا ئەم تەکنەلۆجیا و مۆبایل و شتانش نەبوو. حتا ئەڵێ ئێستاش لە هەندێک لە وڵاتە پێشکەوتوانە ئەوە نییە هەر منداڵێک گەنجێک تەلەڤیزۆنی لە ژووری خۆیان بێ. تەلەڤیزۆنێکە لە هۆڵێکە چەند کەس تەمەشایەکات لەوێت تەمەشایەکە. بۆیە ئەگەر تۆ بتەوێت ئەبێت کۆنتڕۆلی تەلەڤیزۆن بکەیت. ئەمڕۆ تەلەڤیزۆنەکە خەریکە ئەبێت شتێکی لاوەکی و باویشی نامێنێ بۆتە خەت بۆتە مۆبایل. ئەبێت بتوانرێت کۆنتڕۆلی ئەم مۆبایلە بکرێت. ئەمیش دیسان هەتا لە قابیلی گونجان و کرانە بێت ئەبێ قسەی خۆش بەکاربێنی. ئەبێ قەناعەت پێکردنی ئەم منداڵ ئەم گەنجە بەکاربێنی. ئەبێ چەندین تاریقە و ئالیەت بەکاربێنی بۆ خاتریەوەی کە چۆن بزانانی ئەم مناڵە کۆنتڕۆڵەکەی پەروەردەیەکەی وانە وابزانێت تۆ دائیمەن چاو لەسەرێتی و سقە و پێی نییە و ئەزانی گومانت لێ هەیە ئەگەر وابێ ئەم مناڵە زیاتر زۆرجا بەولاوەڕوە. بۆیە ئەوەنەی قسەی نەرم و زمانی گوڵ کاریگەری هەیە، زمانی زەڵ کاریگەری نابێت. کەواتە ئەبێت چی بکرێت؟ ئەبێت کۆنتڕۆلی ئەمانە بکرێت. ئەی چۆن کۆنتڕۆڵەکرێ دیسان ئەمەش پرسیارێکی قورسی ترە، چونکە هەرەوەنی لە دەستی بگرم و بیشکێنم و وەڵام مۆبایلێکی ماسەفاتت بۆ ناکڕم و نە، چۆن ئەتوانی مۆبایلشی بدەیتە دەست و باشیش بەکاری بێت. ئەمە کارێکی سەخت و دژواری ترە لەم کاتا بتوانانی. ئەم هەنگاوانە ئەگەر بە کورتیش بێ پێمان بڵێ یەکێک لەوانە هوشیارکردنەوەی ئەم منداڵە. بۆ نمونە جاری وایە بە ناڕاستە وخۆ ئەوترێت من گەنجێک ئەناسم یا گەنجێک پەیوەندی پێوە کردوم هەتا بشکرێ ڕاستی لەگەڵ مناڵە بەکاربێنرێت. یان دایکەکە و باوکەکە پەیوەندی پێوە کردوم کە مناڵەکەی مۆبایل باش بەکار نایێنێت، زۆر یاری پێکات. شەرنی ئیلا بڵێ هەموو جارێک شتی ناباش یان هەموو جارێک بە تەلەفۆن خەڵکی زعاجەکات. پێی خۆشنی ئەوەنە خەریکی یاری بێ لەبەر چاوی لە زبەر تەندروستی کە ئەوە زەرەر و زیانانە هەیە. چۆن من بتوانم قەناعەت بەم ئەمە پرسا لە مناڵەکەیەکە قەناعەت بەم مناڵە بکەم بەم دایک و باوکە بکەم ئەم مۆبایلە خراپ بەکار نێنێ ئەوەنە بەکاری نێنێ. ڕێک مناڵەکە چی لێە؟ ئەکەوێتە ناو ئەمری واقعەوە. بۆ نمونە من جارێکیان قسم لەگەڵ گەنجێکا کرد نەختێک یاخی بوو لە ماڵەوە کە باوکەکە ستایلێکی بەدڵ نەبوو. دانیشتین وتم ئەگەر ئێستا کەسێک بێ بۆ لای تۆ چی پێڵێ؟
تیوەڵا ئەڵەم ئاوا بکە وتم ئەی تۆ طبعا ئەمە دوای نەتیجەی ئەکۆتایی ئەی تۆ نابێ بیکەی دوای ئەوەی کە چەندین محاولی لەگەڵ کرابوو ئەم گەنجە خۆی بڕیاریدا منەوەکەم ئەبێ بتوانانی چی لێ بکەی بخیتە ناو فکرەوە بیخیتە ناو بیرەوە خۆی وا لێ بکەی ئەو قەناعەتی لەلا دروست ببێ ئەو بڕیارە بدە پاشان زۆر خەریک نەبوونی دایک و باوک زیاد لە حەد بەشتی بێسوودەوە بە گۆرانیەوە بە فلیمەوە بە شتانێکەوە کە کاریگەریەکی زۆرجار نەرێنی هەیە خاڵێکی تر ئەوەیە کە ئەمڕۆ ئەو هەموو فلیمە زۆر ناباش و نادروست و ناتەندروستانەیە کە پەخش ئەکرێت و دایک و باوکەکە دائنیشێت لە بەرچاوی مناڵەکانە گوێلەوە ئەگرێت حەڵقە نییە و دوان نییە و زنجیرە نییە و یعنی ئەمانە مناڵەکان وایان لێ کەلیمەکان ئەڵێنەوە نازانێ مانای چییە وای لێ تەسەڕوفەکان دووبارە ئەکاتەوە ئەبێ هەموو ئەمانە سانسۆرێکی تەواو بخرێتە سەریان بەڵام بە شێوازێکی نەرم و جوان زۆرمەش مامۆستا پێدوانیا حکوومەت لایەنە پەیدارەکان ڕۆڵیان هەیە لەوەی کە گەنج بەرەو هەڵدێر نەڕات بۆ نمونە ئەرکی حکوومەتە کە هیچ ناکە ناتوانێت دامەزراندی بۆ بەدیبێنە لەلایەکی دیکە لە کەرتی تایبەتە بە شێوازێک دابمەزرێت و کەوتە سەرکاری خۆی بۆی کە بەرەو هەڵدەر نەچێت و بەرەو بێکاری نەچێت و بەرەوەی نەچێت کە لە بێکاری خۆیان پەنا بۆ کۆمەڵشتی نابەجێ بێت ڕۆڵی حکوومەت لەم کاتەیە لە ئێستادا چییە لە هەرێمی کوردستاندا کە بۆی گەنج بەرەو هەڵدێر نەڕات لە پەروەردەیە کۆمەڵێک ڕۆڵی کاریگەر دەورە بینە کاریگەری تەواو دروستەکەن یەکێک لەوانە حکوومەتە یەکێک لەوانە کاڵێ حکوومەت یعنی ئیعلام یعنی هەموو بینرا و بیسرا و خوێنرا و لە هەموو زۆری وڵاتانە وەزارەت تێگەی و ڕۆشنبیری و لاوان بەڵێ ئەمە ئاچ کاریگەریکێ وەزارەتی پەروەردە کە من خۆم سەر بە پەروەردەم چ کاریگەریکی دروستی بووە لەسەر پەروەردە چەند بەرنامە و پلانی داناوە بۆ پەروەردەکردنی منداڵان تەنانەت من لە چەندین شوێن و کۆبوونەوە لە ناو ئەو شوێنانەی کە کارمانتیا کردووە و تومانە ئەبێ پەروەردە بەم شێوازە نەبێ بەم شێوازە بێ تەنانەت چواردەوەرەکەش زۆرجار ئامادەنیە گەو لێ بگرێ ئەگەر تۆ نقطەیەکی گۆڕانکاری و پێ بێت ناتوانانی بیکەی چونکە جاری وا هەیە نامۆیە یان خەمخۆرەکانی ترکە من لەبەرەوە حکوومەت زۆربەی کات ئەیەوێت ڕۆڵەکان نەخوێنەوار بن بۆی بیر لە گۆڕانکاری نەکەنەوە بیر لە پێشکەوتن نەکەنەوە زۆر باش هەتا قسەی ئەفو ئەنوەر سادات کە ئەڵێ بانگیان کردم بۆی چەند شتێک بکەم یەکێک لەوانە و نەخوێنەواری لە وڵاتەکەمان دروستکەم ئەڵێ کاتێک کە وتم نا برسێتی دروستکەم وتم نا ڕۆڵی خێزان نەیەڵم وتم نا خێزانەکەڵێک کە هاتەوە ماڵ بێتاقەت وتم بۆ وا بێتاقەتی وتی وەڵا ئەزانم ئیتر ژیانم ئەوەندەی نەماڵێ دوو مانگ دوایەوە کوشتە بۆیە حکوومەت زۆربەی کات حکوومەتێک کە نادڵسۆز بێت نابەرپرسانە مامەڵە بکا لەگەڵ ڕۆڵەکانیە ئەوێ ڕۆڵەکانی ئەوە تا لە مامۆسا ئەدرێ ئەوە تا لە خوێنەوار سوکایەتی پێکرێ ڕۆڵیان ناهێڵرێ ئەو کۆمەلگا یەکجاری بەوە تەدبیرە بەڵێ کاتمان نەما پرسیار زۆرە لەم بەجالەیە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەدیب قەرەداخی بانخواست کە لەم تۆرە لەگەڵ مابن زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام فرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا شبابي يلا تبي بسيطة 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 لا شير نبي الو برنجي محمودة بەڵێ باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا
جواب مەوێت. برنجی محمود ڕێکلامی ناوێ. چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ. بسيطة بسيطة سبسة بسيطة. شێ بوریا؟ ئەی تۆ ێستا نەگیرابووی؟ ڕووبا بەو ڕێکلام بوو. ئایا ئەزانیت ئێمە پێشەنگ بووین لە داونلۆدی بێ سنوور و لە خێراییدا کە لە ناو شار و دەرەوەی شاری سنووری پارێزگای سلێمانی بەربڵاوترینین. ئێمە فانسینێتین. بەردەوامین لە خزمەت گوزاری ناوازەکانی ئینتەرنێت و نرخی گونجاوی ئۆفەرەکانمان تۆی خاوەنکار و کافێ و ڕێستۆرانتەکانیش دەتوانن سودمەند بن لە خێرایی و خزمەت گوزارەکانمان بەڕادەیەک کە ببنەجێی ڕەزامەندی کڕیارەکانتان بەهۆی خێرایی ئینتەرنێتەکەت لە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان و سەرجەم ئەو ئامێرانەی کە ئینتەرنێتیان پێویستە. فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. ژماری تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37. ئاسوودەیی دایکان ئەو کاتەیە کە لە ئاسوودەیی مناڵەکانیان دڵنیابن. بۆ ئەوەی ماڵ هەمیشە زەردەخەنەی لێ ببارێ ئەبێ جگەر گۆشەکانمان دایبیەکانیان لە باشترینەکان بێ. دڵنیابین لە خەوی قوڵ و ئارامی مناڵەکانمان. بۆ ماوەیەکی زۆر توانای هەڵمژینی هەبێت. توندوتۆڵ بێت و پارێزگاری جەستەی ناسکی بێت. مناڵەکەم داهاتوومە بۆیە باشترینەکانی بۆ بەکارهێنم. لەمساش باشترینە. لەمسا دڵنیایی ماڵەکانمانە. خۆشی بێترشی بێ لە هەفتەیەکە زۆرترین خواردن بخۆین برنجە. جا چ برنجێک؟ برنجێک لە تام و بۆن جیاواز بێت و دەنکەکەی درێژ بێت. ئەوە قسەی من نییە بەڵکو زۆربەی شێفە شارەزاکانی ناو چێشتخانە وا دەڵێن. برنجی ئاوزێر یەکێکە لە باشترین برنجەکان. 11 هندیە. وەرن بە یەکەوە برنجی ئاوزێر تاقی بکەینەوە. خۆشی بە لەزەت تەنها لە برنجی ئاوزێرە. برنجێک بخۆن کە دڵنیابن لە سەرچاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا. ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. وەڵە بەڕەزان تەوەری دووەممان تایبەت کردووە بە ڕێنماییەکانی تایبەت بە تاقیکردنەوەی کۆتایی ساڵی پۆلە کۆتاکان بە تایبەت پۆلی 12 ئامادەی کە ڕۆژی شەممە یەکەم تاقیکردنەوە دەست پێ دەکەن. هەڵبەتە بەهۆی پەتای کۆڕۆناوە کاتەکە درێژکرایەوە بۆ 11 حەوت ئەگەر زووترە بواە ئەم تاقیکردنەوەی ئەنجام بدرایە بۆ هیوای کە گشت قوتابیان سەلامەت و تەندروست بن و بشتوانن لە تاقیکردنەوەکاندا سەرکەوتنی باش بەدەستبێنن بە حکمیەوەی کە لە ڕووی دەرونیەوە هەروەها وەرزی دووەمیشیان بە باشی تەواو نەکرد. ئێمە بۆ قسە و باسکردن لە ڕووی کە بابزانین پەروەردەکان وەزارەتی پەروەردە چی کردووە تایبەت بە ڕێنماییەکانی تاقیکردنەوە بۆ قوتابیان هەروەها ئەو خاڵە گرنگانە چین کە دەبێت قوتابیان بیگرنە بەر بۆی کە تاقیکردنەوەیکی سەرکەوتوو
بەڕێ بکەن میوانداری زۆر بەڕێز مامۆستا عومەر محەممەد ئەمین یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیمان کردو. مامۆستا عومەر سوپاس بۆ ئامادەبوونتان. بەخێر بێن. مامۆستا ڕۆژی شەممە هەڵە نەبیم تاقیکردنەوەکان دەست پێ دەکات. دەبێت قوتابی چۆن خۆی ئامادە بکات بە چ دەروونێکەوە داخلی تاقیکردنەوەکان بێ بە حکمیەوەی کە خۆی لە خۆیدا ئێستا کۆمەڵگە بە حاڵەتێکی ناسروشتیە تێپەڕ. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. دیارە ئێمە وەزعێتی ئەم پەتایە دەزانین خۆتان نەزانم پەتایە هەر ئێمەی نییە هەموو جیهانی پەخست ئێمەش بەشێکی نێوجیانە بەڵام ئێمە توانیمان قۆناغەکانی خوێندن بێزگە لە پۆلی 12 لە بەرەوی پۆلی 12 مەسلەیەکی پەڕینەوەیە بۆ زانکۆکان لە بەرەوی زانکۆ پەیمانگەکان ناکرێت ئێمە ئەم بڕیارە خۆمان بیدەین لەسەر ئەساسی تاقیکردنەوەکانی خۆمان بڕیار بدەین بڵێن وەرزی یەکەم داخڵا یا وەرزی دووەم چۆن ئێمە لە 26 دوو کۆتاییمان نەمانتوانین دەوام بکەین هەتا ئەو کاتەی ویستمان هەر دەوام بکەین هەر نەکرا ویستمان دەوام بکەین لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکان ڕێگایان نەدا تاقیکردنەوەکان بکەین. ئەو بوو وەرزیەکەممان حساب کرد بۆ وەرزی دۆم لە پۆلی یەکی بنەڕەتیەوە هەتا ئەگاتە پۆلی 11 بەڵام بۆ پۆلی 12 تەبەن ئەم میکانیزمە ناتوانێت خرێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە بڕیارماندا تەجیلی بکەین وەختەکان ئیتر کات بەڕاستی هەم کاتی ئەوە نەماوە ئێمە زیاتر لەمە تاجیری کەین بەڵام بیرمان لەوە کردەوە کە لە ڕێگەی بەڕاستی لە ڕێگەی خۆپارێزیەکی توندەوە بتوانین پرۆسەکە بەڕێوەبەری و ئێمە بۆ خۆمان بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابیشت ڕێکارێکی توندمان گرتۆتە بەر بۆ خۆپارێزی و ئەو ڕێکارانشتان بەخاڵ بۆ باز دەکەم. خاڵی یەکەم ئێمە لە ڕووی عەلامیەوە لە ڕێگەی سایت و تەلەڤیزۆن و داوایش لە جەنابیشتانەکەین بە هەمان شێوە ئێوە چۆن ڕێنمایی بۆ خۆپارێزی هاوڵاتیانەکەن بۆ خوێندکارانیش ئێوەش هەڵمەتێک بکەن و سەرجەم تەلەڤیزۆنەکان من دوێنێش قسەم کردو کەوتومە هیوادارین بتوانین ڕاگەیاندەکان هاوکارمان بن و ڕێنمایی نوێ ئەتوانن لە تەلەڤیزۆنی پەروەردەی هەم وەربگرن کە قوتابیان چی بکەن پێشەوەی بێنە هۆڵەکانی تاقیکردنەوە ناکرێت لە بەردەم هۆڵەکانە قەڵەباڵخی بکەن. ئەمە لە ڕووی عەلامیەوە. لە ڕووی ئەوەی کە دێتە سەر ئێمە دوو ڕوبەڕووی دوو گرفت بینەوە. یەکەم گرفتیان پێداویستیەکان خۆشبەختانە توانیمان بەشێکی زۆری پێداویستیەکان دابین بکەین. وەزارەتی پەروەردە بەشێکمان بۆ دابین دەکا ڕێکخراوی یونسێف بەشێکی بۆ دابین کردین لە کەمام و دەستکێشەکان ئەوە بە هەمان شێوە پایۆنێر هەندێک تاقیم وانە کە قەرارە بگاتە دەستمان ئەوش بۆمان دابین دەکات لەگەڵ وەزارەتی پەروەردەویش تاقیمەکان لەگەڵ ئەوەشە چیمایەوە ئێمە توانیمان پەیوەندی بکەین بە ڕێکخراوی کەریمی عەلەکەوە بە تایبەتی دکتۆر تاها ڕەسوڵ بەڕاستی زۆر بە باشی هات بە دەم داواکەمانەوە 150,000 دەمامکی دوێنێ تەسلیم کردین هەر لە دهۆکەوە بۆ سلێمانی بۆ گەرمیان بۆ هەڵەبجە بۆ هەولێر بۆ هەر هەمووی 150,000 وازەم جەنابیشتان ئامادەبوون لەو مەراسیمەدا. ئەمە بۆ خۆی ئەو ڕێکارانەیە کە ئێمە گرتومانەتە بەر خاڵێکی کە ئەمە لە ڕووی پێداویستەکان خاڵێکی کرد لە ڕووی فێنکەرەوە ئێمە گرفتێکی گەورەمانە بوو. ڕاستی ئەم کاتەی ئێستا کە ئێمە لە تاقیکردنەوەکانین کاتێکی وا گەرمە بە هیچ کاتێک نەگەیشتونێتە ئەم کاتەی ئێستا بەم شکڵە. بۆیە ئێمە داوامان لە وەزارەتی خوێندنی باڵا کرد ئەوان هۆڵەکانیان فێنەکەرەوەی تێدایە ئەوان بە خۆشحاڵیەوە بە سوپاسەوە هاتن بەدەم داواکەمانەوە و سەرجەم هۆڵەکانی هەم زانکۆی سلێمانی کەمپی نوێ هەم پۆڵەتەکنیک کەمپی چوارچە و شوێنەکانی کەیان هەر هەمویان خستە خزمەتی قوتابیان و خوێندکارانمە پۆلی 12 ئێمە هەموو قاعەکانمان لێ وەرگرتوون ئەوەش بۆ خۆی یەکێکە لەو ڕێکارانی کە چۆن ئێمە بتوانین پرۆسەکە بەڕێوەبەری. زۆر باش مامۆستا عومەر ئێستا قوتابیان لە دۆخێکی دەرونی خراپدان بەهۆی کە بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆنایان هەیەە هەڵگری ئەو ڤایرۆسەیە ئەمساڵ تاقیکردنەوە ئەمساڵ پرسیارەکان جیاوازی دەبێت لەگەڵ پرسیار و ئەوانەی کە لە ڕابردوودا
داتانناوەکە قوتابیان تاقیکردنی لەسەر ئەنجام بدەن. واللهی من بایەکشت بە جەنابەت بڵێ مەسەلەی پرسیار لەوانەیە حاڵەتی لەمە خراپتری شەبوو بێ مەسەلەن ئێمە لە 170 من هەزمان خوێندووە بەڵام 2 ساڵ پێشیستە لە ساڵی 2014 و 2015 خۆتان باش دەزان 100 ڕۆژ مانگرتە نەبوو لە سلێمانی 100 ڕۆژی ڕێک دەرگای قوتابخانەکان نەکرا بێجگەلەوەی ساڵان ساڵێکە بوو لەو 4 ساڵی قەیرانە ساڵێکە بوو 6 ڕۆژ و ساڵێکە بوو 45 ڕۆژ بووانی بەڵام ئێمە بۆ خۆمان تاقیکردنەوەکە ڕۆژ بە ڕێگەوە بۆ هیچ کاراسانیشمان بۆ خوێندکار نەکردووە نیسبەتی نەجاحیشمان زۆر باش بوو. ئێستا بە جەنابەتی باسکە ئێستا کاراسانێکی باشمان کردووە ئێمە خۆمان کە زانیمان لە 26 دووی تر پرۆسەی خوێندن پەکی کەوت بەهۆی کۆرۆناوە کە پرۆسەکە پەکی کەوت ئێمە بیرمان لەوە کردەوە درێژە بدەین بە خوێندن بەڵام دامانە مانگی 4 دامانە مانگی 5 نەکرا خۆتانەزان ئەو دەسڵاتی ئێمە نەبوو دەسڵاتی لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکان بوو وەزارەتی ناوخۆ بوو ڕێگە نەدەکە ڕێگە نەدرا ئێمە بیرمان لەوە کردەوە کتابێکمان گەشتاندن کرد بۆ سەرجەم قوتابخانەکان بۆ سەرجەم بابەتەکانی پۆلی دوانسە تاکی خوێندراوە ئێمە کەمترین قوتابخانەمان وەرگە کە خوێندراوە هەبوو زۆر زیاتریشی خوێندبوو ئێمە هاتین ئەو کار ئاسانیمان کردو بۆیان بۆ پرسیارەکان لە تاریخی دروستبوونی وەزارەتی پەروەردە چەندێک کێشە و گرفتە بۆ تەرکردنی کتێب نەکراوە بەڵام ئەمساڵ توانیمان بەشێکی زۆری بابەتەکان کە نەیان خوێندووە ئەوانەمان هەمووی بۆ دەرکردن لە پرسیارەکان ئەوانە ناچێتە چوارچێ پرسیارەکان خاڵێکم خاڵی دووەمیش توانیومانە بەڕاستی ئەمساڵ میکانیزمی پرسیارەکان نەمانتوانیەوە بۆ هەموو مادەکان بەڵام بۆ 5 مادە توانیومانە بانکی پرسیار دروست بکەین و پرسیارەکان سەرجەم کوردستان دایناوە و سەرجەم مامۆسایان بەژاریان تێکردووە و لە ڕێگەی ئەو بانقەوە 3 ئاسی پرسیار وەسەد و گران و سووک پرسیارەکانی نەکرێ ئەمەش کاراسانی بەخێنکار. ئوستاز ئێوە وەکو لایەنی پەیوەندیدار ڕاستەوخۆ بە قوتابیان و کەسوکاری قوتابیانەوە ڕێنماییتان چێت لەم دۆخەیە قوتابی چۆن سعیدکە دایک و باوک چۆن هاوکار بێت لە هەفتەیەکە چەند تاقیکردنەوە ئەنجامەدرێت پێویستە قوتابی بە چ نەفەسێکەوە داخلی هۆڵەکانی تاقیکردنەوە بێت ئێمە ڕێنمایی زۆرمان دابرزانەوە ئەمڕۆژ چڕترمان کردوتۆ لە دوێنەوە چڕتر کراوەتە لە سایتەکان و بە تایبەتی لە تەلەڤیزۆنی پەروەردەی خۆتەزانین تەلەڤیزۆنی ڕاستەوخۆی خوێندکاران و قوتابیان تەلەڤیزۆنی پەروەردەی و ئێستا بۆ بە سەتلایتیش خۆتانەزان ینی ئێمە بۆ خۆی من تەسەورم وایە ئەم ساڵێکی باشترە لە ڕووی نیسبەی نەجاح و ڕێژە چونکە خوێندکاران لەوانەیە ساڵانی پێشوو هەندێک کاتیان بکوشتایە بە باشتی لابەلاوە مەسەرن بە کافی و چوونە دەرەوە پیاسەکردن و بۆ لای هاوڕەوە بەڵام ئیمساڵ لە دوو لاوە سوودی هەبوو یەکەم خۆپارێزیەکی تند بووە بۆ خۆی لە ماڵە سایی کرد دوو هەموو بابەتێکی خوێندیەتی داخڵکراوە یعنی نەهاتی نێمە شتێکی کە بکەین لەبەرەوەی ئەمە بۆ خۆی باشترە ئێمە داش لە دایک و باوکوانەکەین لە کەسوکاریان خوێندکاران دەکەین بەڕاستی کە دێن بۆ تاقیکردنەوەکان خۆپارێزیشی تند بکەن بەڕاستی ناکرێت تۆ ڕەفیقەکەتە دوو مانگە نەبین و یەکسەر باوەشی پیا بکەیت تۆ ئەوە نەماوە ینی ئەوە لە کۆمەڵگەکە بەرەو نەمان چۆ بەهۆی ئەم وەزعی ئەم پرۆسەوە بۆیە ئەکرێت 2 مەتری بین بێ و ئەکرێت دەمامک ببەستێەوە ئێمە ئەوەی دەمامکی پێ نەبێ ئەوەی دەستکێشی پێ نەبێ بۆمان دابین کردوون بەشێکی زۆریمان دابین کرد ناتوانین بڵێن 100% دابینمان کردو بەڵام بەشێکی زۆریمان دابین کرد بە هاوکاری ئەو سپۆنسەرانی کە بۆمان باسکردن بەڵام بۆ خۆی ئەبێ خوێندکاریش دایک و باوکیش خۆی من قەنەعەتم وایە یعنی خەڵکەکەی ئەتیادی ئەو بزیاری تۆڵی وەڵامەکەی سە لای خەڵک هەیە چکە ئێستا ئێمە قۆناغی یەکەمی کۆرۆنا قۆناغی یەکەمی بینیمان پارێزبەندیەکمان زۆر کەم کرد قۆناغی دووهەم کە هاتەوە ئێمە شوێنەکانیشمان دانەخست بەڵام خەڵکەکە خۆی پارێزیەکە خۆی ئەچێتە شوێنەکانی ینی خەڵک وای لێ هاتوو کە ئەبینێت کەسە ئازیزەکانی لە دەست دەدا زۆربەی خەڵکەکان توش ڕۆجاران هەندێک قسە دەکرا وەڵاوان نییە و ئەسلی نییە و کرۆنا ئێستا خەڵک گەیشتە قەناعەت ئەمە هەیە وجودی هەیە بێ خۆپارێزی بکە ئێستا بینین خۆپارێزەکە خەڵک خۆیەکە دوکانیش داناخرێ شوێنەکانیش داناخرێ
ژیانیش نۆرماڵە ڕابڕێگە بەڵام خۆپارێزەکەی ئەم خۆپارێزە تەسەورەکەم شۆڕ بوو بێتەوە بۆ خوێندکاران چونکە چووەتە ناو هەموو خێزانەکانە شۆڕ بێتەوە ئێمەش لە ڕێگەی ڕاگەیاندنەکانی خۆمان و ئەوە من دێرەوە قسە دەکەم جەنابەت بۆتە قسە بکە هیواداری خوێندکاران بە خۆپارێزیی توندەوە بچنە تاقیکردنەوەکان چونکە ژیانی خۆیان زۆرمە بەسەوە بەشێکی پرسیارەکەی کەشت ئەوەشی کە بزانین ئەم پەتایی گرتو ئەوە نۆرماڵ تاقیکردنەوەکەی لە دەست دەرناچێەوە تاقیکردنەوەی بۆ دەکرێتەوە هیچ مشکلەیەکی نیە لەو بارەت مامۆستا داخستنی خوێندنگاکان و کەرنتینەکردنی هاوڵاتیان ئەمان تا چەند کاریگەری هەیە لەسەر ئاستی تێگەشتنی قوتابیان پێ دوایە کە لەم تاقیکردنەوەی ئاستی تێگەشتن دەرەکەوێت کە کاریگەری هەبووە خۆی پرسیارێکی زۆر جەوهریان پرسیارە بەڕاستی زۆر چۆن ئێمە ئەگەر ئێمە خۆی کۆمەڵگەکەی ئێمە لە نەتیجەی تەعامل ئەو شتانە دەرەکەوێت ئێستا ئێمە بۆمان دەرکەوت ینی زۆر جار ڕوبەڕووی و لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەکان دەبینەوە ڕوبەڕووی پارێزگا دەبینەوە ئەوان هەر بڕیارەکەی خۆیان چەسب کردوتیان بە هیچ شێوەیە جارێکی کە ئێمە کەرەنتینی کامل ڕناگەێنین یعنی ئەبێ بیر لە بەدیل بکەینەوە بیر لە خۆپارێزی بکەینەوە خۆپارێزەکە بگرینە بەر چکە ناکرێت ژیانی هاوڵاتیان بۆچێت لە بەرەوەی ژیانی اقتصادی هاوڵاتیان و ژیان و گوزەرانی هاوڵاتیان زۆر خراپە لە دەبەرەکە ئەگەر ئەمە بوەستێنین ئەمە بوەستێنین و بڵێن وڵات چارەسەری ئەومان کرد ئەوە ینی بەشێکیمان لە گرفتی خەڵ چارەسەر کرد بەشێکی ژیان و گوزەرانەکەیمان ئیمال کرد بۆیە ئەبێ خۆی بێلەوە بکاتەوە بە تەسەوری من ئەمە ئێستا شۆڕ بۆتەوە بۆ ناو کۆی هاوڵاتیان لەوانێت تاک ئەمە جێبەجێ نەکە وایەوە نیە لەوانێت تاک ئەمە جێبەجێ نەکە بەڵام زۆری نەمهمە ئەوە خوێندکارانیش طبقەیەکی ینی خوێندکاری پۆلی 12 لە مناڵی دەرچووە 18 ساڵە خۆناغی مناڵی ینی پێش 18 ساڵە یعنی کە گەیشتە 18 ساڵ بۆچی شەڕەکە بۆ دەرەجە بۆچی تەلەبەیەکی پۆلی یەکی سەرەتای شەڕاکە بۆ دەرەجە زۆر جارم قسەم دووبارە دەکرد لە ئینەکانیان و با تاقیکردنەوەی پۆلی یەک کرێ یەکێک لەو شەڕانەی زۆرترین ڕوبەڕووی من بۆ تۆ ئەگەر لە کۆبوونەکانی وەزارەت تابوومیان لە کۆبوونەکانی پێشوم یا کاتی کەمەندی تەربیم بیرم دێ لە زەمەنی کاکسەفینە یەکێک لەو قسانەی کە من ڕوبەڕووی هەمویان بوومە ئەوانیان ویست تاقیکردنەوەی پۆلی یەک بگەڕێتەوە با بە تاقیکردنەوەی پۆلی یەک بۆچی بگەڕێتەوە نمونەیەکم بۆ هێنانەوە وتم کاتی خۆی ئەگەر ئێمە بینە سەر خوێندن وەزارەتی پەروەردە باسکی پەروەردە و فێرکردن شتێک نیە ناوی وەزارەتی فێرکردن بێ وەزارەتی پەروەردە بە دەوڵەتە دیکتاتۆرەکانیش ئەو شەی فێرکردنیان لابێت ئێمجا نمونەیەکم وتم مەلا کەریمی مدەڕیس مەلا کەریمی مدەڕیس یەکێکە لەو پیاوانەی ئەتوانین بڵین لەسەر ئاستی کوردنە لەسەر ئاستی دنیا علامەیە لەسەر ئاستی دنیا علامەیە ئێ مەلا کەریمی مدەڕیس خۆ ناتۆ لە خوێندنای بخوێنێ لە حوجرا خوێندیدی بێ ژێر بێ سین زەنە سین میم ژێرمێ بێسمێ بەمە هاتووە فێر بەڵام بەقەدەر ئەم ساڵۆنەیەوە کتێبی هەیە خەڵک وەکو علامە سەیری دەکات بۆیە لەبەر ئەوەی پەروەردەکردن مهمە پەروەردەی مەلاکاری پەروەردەکەی مهم بووە لەبەر ئێمە ئەگەر باشی پەروەردە نمونەکەم لەسەرەوە بوو وتم باشە قوتابیێکی پۆلی یەک چوو زانێ دەرچوونەیە دەرنەچوون چییە نازانێت دەرچوون چیە حەزیەکەی تۆ بڵێ 6 سفرتیە چاپلەیەکی بۆ لێدە تا ماڵ و ڕاکە ئەڵێ دایکە چاپلەیان بۆ لێدام 6 سفرتیایە چوو زانێت سفر چییە تۆ تا بڵێ وڵات تۆ وەرە پەروەردەی بکە تاچێکی تەندروست خزمەتی وڵاتەکە بەڵام پۆلی 12 وا بیر ناکاتەوە پۆلی 12 بۆ بیرەکاتەوە بچێتە کولی توپ پۆلی 12 بۆ بیرەکاتەوە بچێتە کولی هەندەسە پۆلی 12 بۆ بیرەکاتەوە کۆلێجێکی باش بەدەستبێنێ شەڕی ئەوە دەکات کەواتە شەڕی ئەوە دەکات چۆن نازانێ خۆی بپارێزێ کەواتە خۆپاراستنی ئەم خوێندکارانە یەکێکە لە منهەجەکانی زۆر باشە ئوستاز بێگومان مامۆستاش یەکێکە لەو حاڵەتانی کە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە بوارەکانی تاقیکردنەوە بێگومان ئاگادارین کە تاوەکو ئێستا ئەم لەحزەی ئێمە قسەی تیاکەین وابزانم ئەمڕۆ موچەی دەرەوەی شارەدرێت مانگی دوو دەروونێکی ناڕەحەت بەسەر مامۆسایانە هاتووە ئێوە قسەتان چی بۆ مامۆسایان کە لەگەڵ هەموو ئەم ناڕەحەتیانەدا کە حکوومەت بەرامبەری کردووە موچەی نەداوەتێ منست لە کۆتایە خۆم لە پەیامی خۆم هەبێ لەسەرەوە باش خۆی هەندێک شت هەیە مامۆسا قسەکەی جەنابە ڕاستە ئەو وەزعە ئیداری مالێ کە تۆ باسی دەکەی هەمومان مشتەرێکین تایە هەموو دامە دەستگاکانی دەوڵەت ئەم وەزعە خراپەمان هەیە یعنی ئێمە بڵین دواکەوتنی موچەشتێکی باشە زۆر خراپە لە کاتی خۆی نەدرێ زۆر خراپە لە سابی سوێک ببڕێ زۆر خراپە ئەمانە هەمی واقعیان ئەمە هەمووی واقعیان بەڵام
شتێک هەیە پێڵێن پرۆسەیەکی نیشتیمانی گەورە شتێکەیە کە تاقیکردنەوەیە بۆیە ئێمە زۆر لەمە قورستر هات بەسەر شانمانە مەسەرنەوەیەک مامۆستان شیعاریان بەرزکرۆ سەری بەرزمان بۆ موچەنەوی ناکەین کە بەڕاستی ئەو زەمەنە وەزعی ژیان زۆر قورستر بوو من بەبێرم دێ ینی ژیان زۆر قورستر بوو دوای ئەوە ئێمە پاشەکەوتی موچە هاتمانمان کرد بەڵام پرۆسەکەمان پەخ نەخست ینی ئێستا شوەزعێکی خراپە بەڕاستی دواکەوتنی موچە خراپە ئەمڕۆ بەیانی موچە دەدرێ بە ڕێژەیەکی دابەزێنراوە ئەمە هەمووی خراپە بەڵام ئەم پرۆسە بەستراوە بە ژیانی من هەزاران لەوانێ من تۆ هەردووکمان مناڵمان نەبێ لە پۆلی 12 بێ بۆ ئەم ساڵانی ساڵەتر هەمان بێ لەوانەیە هەشمان بێ ئێستا بەڵام ئەم پرۆسەیەکە بەستراوە بە چارەنووسی خوێندکارەوە خوێندکار لای ئێمە کە دەخوێنێت خوێندکار کە دەخوێنێت بەڕاستی کە دەخوێنێت هەموو ژیانەکەی بەستراوە بەم حەو ڕۆژەوە من تەمەنام دەکردوانە بێ من تەمەنامە کرد امتحانات وسیلەیە بۆە زۆر قسەیشم لەسەرمە کردو ئەنێ جەنابتان نووسینەکانی منتان بینی بێ یانەتان بینی بێ گرنگ نییە لەوەی کە لەوانەیە وردەکاریەکەتانە بینی بە بەڵام تاکیدتان دەکەم و یەکێک لەوانەی کە من زۆر قسەی لەسەر دەکەم تەمەنامە دەکرد امتحانات وسیلە بووایە وسیلەیەک بووە نەک هەموو شتەکان بەڵام ئێستا بۆتە مەسیری ژیانی ئەم ئایلەکان ئێستا هەموو دایک و باوکی دڵی لەسەر دایمە لە دڵی لە دەسیایەتی خوایە مناڵەکەم باش بێ خراپ نەبێ مناڵەکە خۆی لەوانەیە تووشی بە سەدان کەسمان تووشی کارەسات بووە تووشی نەخۆشی بووە تووشی جەڵدە بووە ینی ئەمە خۆتە زانی ئەمە ئەم پرۆسی تاقیکردنەوە ئێمە ئەبێ بیری لێ بکەینەوە بیگۆڕین ئەبێ نابێ ئێمە بیر لەمە بکەینەوە و بەدیلیش زۆرە من بەدیلیشم لایە تۆش لاتە ئەویش لایەتی هەمومان لە لاوانە بۆیە ئەم پرۆسە تا ئەم دقیقە مەسیری ئەم گەلەی ئێمێ ئەم دایک و باوکەی ئێمێ مناڵان بۆیە ئەکرێ مامۆسایان بە ڕۆحێکی زۆر گەورەتر بیر لەوە بکەن و بیر لەوە بکەن و ئەم پرۆسە زۆر بەباشی بەڕێوە بەرن بیر لەوە نەکەن و کەموچێنە چونکە ئەم پرۆسە ئەم زەرەر دەدا لە نادا لەوەی کە بڵێن ئێمە ئەم پرۆسەگە تێنەپەڕێنین وەڵاهی ئەوە موچەکەمان بۆ سەرفەکری و کێشەکەمان چارەسەر بێ بەڵام ئەمە زەرەرێکی گەورە ئەدالەکێ لە کۆی سەرجەم کۆی تاکیەم هاوڵاتی چونکە مەسیری خوێندکاری پێوە بەسە بۆیە تەمەنە دەکەم ئینشەڵڵا مامۆستایان بێت لەوە نەکەنەوە هیوادارین لە جەوێکی ئارامە بڕوا بڕێگەوە هیوادارین مامۆستایان ئەم پرۆسەیش تێپەڕێن ئیتر بەشکم خوا بکە ئەو گرفتانی کە ڕوومان بێت و چارەسەر بکرێ چارەسەر نەکرێ هەوڵی بۆ بدەینێمە هەمومان هەوڵی بۆ بدەین بۆی چارەسەری زۆر باشە ماوسە لە ئاماژەیەکت بۆ کرد کە ئەگەر خوێندکارێک تووشی کۆڕۆنا بوو بێ بەڵام ڕوونتر باسن نەکرد چۆن تاقیکردنەوەکە ئاکاتەوە تاقیکردنەوە بەس دلیلێک بێنێت تاقیکردنەوە ناکات وەرزی دووەمەی کاتەوە چێتە وەرزی دووەمەوە هیچ کێش هیچ کە گرفتێکی نییە بۆ تاقیکردنەوە حتا ئەگەر وەرزی دووەمیش تاقیکردنەوەکە کۆرۆنایە بوو سوڵپەی وای کرد وەزیری پەروەردەوتی ئێمە بەدوای چارەسەرێکی کار بەڵام ئوستاز بێبەش نابێت لەوەی کە بۆ نمونە ئەگەر ئەم وەرزە بێبەش نابێت لە حاڵەتێکی تر لەوەی کە ئەگەر ئەم وەرزە بەشداری کردای سفرێک یاندوانی بۆ باتێ وەرزی دووەمەی کرد خۆی جاران با یەک شتەیە بۆ جەنابە باس بکەم ئێستا خەدەی کە وەرزی یەکەم و دووەم نزیکە بێتەوە لە یەکەوە ئێمە لە مانگی حەوتا ئیمتیحانەکەی لە مانگی هەشتاوە بین هەر لە هەشتا لەنەوە دەسەکەینەوە ئیمتیحانات بابڕایان دوایەوە ینی ئەمە جاران سێ دەرەجەکە هەبوو خۆتە زانیوانە بوو ئەوەی خولی یەکەم سێ دەرەجەکە ئێستا ئەمانە نەماوە ینی هیچ زیانێک بە خوێندکار ناگەین و ئەمساڵ ئەگەر بزانین بە لە وەرگرتنەکەیشە بە خاڵ زیانی هەیە ئێمە بەرەو چارەسەری ئەوە دەکەین بەرەوەی تاکید بەلەوە لە بەرەوەی ئەزانی ئەم وەزع وەزعێکی زۆر تایبەتە وەزعێک نییە کە ینی بە ئەنقەز بێت وەزعێکە لە دەسڵاتی ئێمەدانە لە دەسڵاتی ئێمەدانە لە بەرەوەی تاکید بە خوێندکار هیچ زەرەرێ ناکرێتەوە ماوسا قوتابیان واجبە کە دەستکێش بەکاربێن بۆ نابێت ڕێگل لە کاتی ئەنجامدانی نووسینی وەڵامەکاندا بۆ یەکشت بۆ جەناب من ئەو بەڕاستی ئەو هاوکارەی دکتۆر تەهاکە 150,000 بوو لە ڕێگەی بەڕاستی من زۆرتری من قسەم لەسەر کرد لە ڕێگەی منەوە بوو من لەگەڵ جەنابی وەزیرش قسەم کرد وتمان ئێمە دەستکێشەکان ئەو دەستکێشیشی دابی نەکرد بەڵام کەمتری دابی نەکرد لەوانەیە بیتوانێت 50,000 ما بۆ دابین کە لەگەڵ دەستکێشە بەڵام بیرمان لەوە کردەوە دەستکێش ئەمەلیەکی قورسە
ئەنی ئێمە نایکێنێ جباری بەڕاستی بۆ سەرتەلەبە بەڕاستی بە دەستکێش و نانووسێ وایەوانە بۆیە خۆپارێزی ئەگەر ئەمە هەبێ ئەمە خۆی مهمە بەڕاستی ئەم دەمامکە مهمە خۆی دەمامکە کە هۆکاری سەرەکیە هۆکاری سەرەکیە بۆ گواستنەوەکە دەستکێش بەکانێنە تاقیم هەبێت زۆر باشە تاقیم هەموو خوێندنگەکان بەشیانە درێەوە وەری دەگرن کاتمان نەما زۆر سپاس بۆ بەڕێز مۆسا عومەر محەممەد ئەمین یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بەڕێوەدەی سلێمانی زۆر سپاس کامیانی بەرنامەکەمان سپاس وەڵە بینەرانی عزیز دەچینە لای ڕێنمایەکی تەندروستی و پێکەوە بینەری دەبین ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنای نوێ نەوەیەکی نوێی سارس ڤایرۆسی کۆرۆنایە و لەم دواییانەدا دۆزرایەوە دوای ئەوەی چەند کەسێک لە شاری ووهانی وڵاتی چین ڕوبەڕووی هەوکردنی بۆڕی هەناسا بوونەوە تاوەکو ئێستا هیچ چارەسەرێکی بنەبڕکار نەدۆزراوەتەوە تەنها پشودان و حەسانەوە و چاودێری نەخۆش باشترین چارەسەرە تا ئێستا هۆکاری سەرەکی گواستنەوەی نەخۆشیەکە نەسەلمێنراوە بەڵام هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بۆ تێکەڵبوونی هەندێک لە ئاژەڵەکان لەگەڵ مرۆڤ دەگەڕێتەوە دوور بکەونەوە لە شوێنی قەرەباڵغ و ئەو کەسانەی کە گومان دەکەیت نیشانەکانی ئەنفلۆنزای لێ بەدەرکەوتووە هەروەها دەستمەدە لە کەلوپەلی کەسانی توشبوو بە ئەنفلۆنزا دوور بکەوەرەوە لە دەستلێدانی ڕاستەوخۆ لە ئاژەڵی زیندوو یان مردوو ئەگەرچی ئاژەڵەکان ماڵی بن یان کێوی یان لە کێڵگەدا بن چۆن مەترسی توشبوون بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کەم دەکەینەوە دەستەکانت بشۆ بە ئاو و سابوون یان شامپۆیەک کە کحول لە پێکاتەکەیدا هەبێت لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنێکس بگرە لەو کەسانە دوور بکەوەرەوە کە نیشانەکانی ئەنفلۆنزای تێدایە بەباشی گۆشت و هێلکە بکڵێنە بە بێبوونی پێداویستیەکانی خۆپارێزی دەست بۆ ئاژەڵ مەبە چۆن کەسانی تر لە توشبوون بە نەخۆشیەکە دەپارێزیت لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنێکس بگرە یان دەست بگرە بەدەمتەوە کلینیکسەکە دوای بەکارهێنانی فڕێ بدەرە ناو سەتڵە خۆڵێکی سەرداخراوەوە لە کاتی کۆکین و پژمین یان ئەگەر خزمەتی کەسێکی نەخۆشت کرد دەستت بشۆ خۆت و کەسانی تر لە نەخۆشی بپارێزە لەم کاتانەدا دەستت بشۆ لە دوای کۆکین و پژمین لە کاتی خزمەتکردنی نەخۆش پێش یان پاش لە کاتی ئامادەکردنی خواردن پێشتان خواردن دوای چوونە تەوالێت ئەو کاتانەی دەستەکانت پیس دیارن دوای دەستدان لە ئاژەڵ و پاشەڕۆکانی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بەڵازان لە تەوەری سێماندا باز لە گرفتی جوتیاران دەکەین لە ساختکردنەوەی بەرهەمەکانیە بە تایبەت تەماتە لە ئێستاداکە بەرهەمێکی زۆرەوە وەرزێتی زانی تا چەند ئەم بەرهەمە بەکاردێنێت بۆ دۆشاوی تەماتە و لێرەدا لەم تۆرەدەماندا باز لە بەرهەمی تەماتە دەکەین کە ئایا لە هەرێمی کوردستاندا کە پێشتریش ئاماژە بەوە کرابوو کە ئەم بەرهەمە بەکەڵکی دۆشاوی تەماتە ناوێت لە تەوەرەندوان باز دەکەین کە میوانێکمان لە لێرە ئامادەیش زۆر بەڕێز کە کامەران خاوەنی کارگەی دۆشاوی تەماتی شارە زورکە کامەرانیان زۆر بەخێر بێت کا کامەران ئەو بەرهەمێکە لە خۆماڵیە و لە هەرێمی کوردستاندا هەیە تا چەند شیاوە بۆ ئەوی کە بەکاربێنێت بۆ دۆشاوی تەماتە بسم الله الرحمن الرحیم ڕاستی جوتیارە بەڕێزەکانی ئێمە چەند جۆرێک لە تەماتە بەرهەم دەهێنن جۆرێکیان کرد ناو هاوڵاتیانی بەڕێزدا بە کوردیەکە بە ناوبانگە تەماتەیەکی وردە ئەوە بۆ دۆشاوی تەماتە گونجاو نییە بەڵام چەند جۆرێکی تر بەرهەم ئەهێنن ئەوانە وەکو ئاماژەم پێکرد تقریبن بە بەرسیم بەناوبانگە ئەوانە زیاتر ئاساییە بۆ دۆشاو بەکارهێنرێت زۆر باشە ئێوە بەرهەمەکانتان جوتیار ئاگداریتان بۆ جوتیارە نردۆ کە توانین ئێمە بەرهەمە وەربگرین و ڕۆژانە چەند بەرهەمی تەماتە وەردەگرن بۆی کە بکرێ بە دۆشاوی تەماتە وڵای ئەم تەماتەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە وەزیری جەنابی وەزیری کشت و کاڵیش ئاماژەی پێکردبوو کە ئەم تەماتەیە بۆ دۆشاوی تەماتە ناشێت تا حدێک اقتصادیە منیش لەگەڵ قسەکەی ئەوە چونکە ئەگەر ئێمە بێت و تۆی خۆمان بێنین لە دەرەوە و تەوزیعیکەین بەسەر جوتیارە بەڕێزەکانە ئەوە شێوازێکی ترە زۆر زۆر باشتر توانین دۆشایەکی باشتر و ڕێژەیەکی باشتر بەرهەم بهێنین بەڵام ئێمە کاتێک کە کارمان دەکرد لە کارگەکەماندا ڕۆژانە 200 بۆ 250 تەن تەماتەمان لە جوتیارە بەڕێزەکانمان وەردەگرت و دەمان کرد بە دۆشاو
کاکەمەران هۆکار چیە کە تەماتەی ئێمە بۆ دۆشاوی تەماتە ناشێت؟ وەکو شیان اقتصادی نیە بۆ نمونە ئەگەر بێت و تۆیەک بێنی مەخصوص بێ بە دۆشاوی تەماتە لە 5 کیلۆ تەماتە لە 4 کیلۆنی و تەماتە کیلۆ دۆشاو تیاتێ بەڵام ئەو تەماتەی ترکە لە بازارەوەی کە بە ئاماژەم پێدا وردەکە ئەوە لەبەرێک کە ناوکی زۆر و ئاوی کەمە تەسەوورەکەم ئێمە تاقیمان نەکردوەوە بەس تەسەوورەکەم لە 7 کیلۆ ئەوانە ئەنجا بتوانیت کیلۆ تەماتەی لێوەربگری لەبەرەوە لە کیلۆ دۆشای لێوەربگری لەبەرەوە گونجاو نییە بەڕاستی ئەوە بەکاربێنیت. کاکەمەران بۆچی وەزارەتی کشتوکار ڕێنمایی ناداتە جوتیاران کە بۆ نەبڵێن ئەو جۆرە تەماتەی بچێن کە بە کەڵک بێت و بەرهەمەکان ساغ بێتەوە لە بازارە نەک ئاوا بۆ شێوازە فڕێ بدرێت کە ناڕازین لەوەی کە بەرهەمەکانیان ساغ نابێتەوە؟ وڵای بەڕاستی ئێستا من خۆم ئێمە لەگەڵ شەریکەیەکی ئەمریکی شەریکەی هاینس کە ئێستا لە ساڵ 60 تۆوی هەموو جیهان دابین دەکات ئێمە ساڵی 2017 ڕۆژتی نزیکەی 4 ملیۆن تۆمان لێکڕی هێنامان لە دەشتی شارەزوور تاقیمان کردەوە کە زۆر گونجاو بوو و ئێمە خۆمان لە پلانماندا هەیە کەوا جوتیارە بەڕێزەکانمان وایان لێ بکەین کە ئەو تۆیان خۆمان بەسەر تەوزیعیکەین و ئەندازی مهندسیان بۆ بێنین کە سەرپەرشتیان کات و وردەوای لێ بکەین کە ئەو تەماتەیە بەکاربێنن تۆ بەکاربێن ببوورە. ئێستا لە هەرێمی کوردستان چ جۆرێک لە تەماتە دەکرێت کە بۆ دۆشا و شیاوە بەڵام ڕێژەکەی کەمە؟ خۆی هەمووت وەکوتم ئاماژەم پێەیە جەنابی وەزیری کشتوکاڵ لەسەر ئەو سیغەیە قسەی کردووە کە ئەمە ڕێژەی کەمتری لێ بەرهەم ئەهێنرێت یعنی ئەگینا هەموو تەماتێک ئەکرێ بە دۆشاو بەس تۆ معقول نییە تۆ 8 کیلۆ 9 کیلۆ تەماتە بێنیت و 1 کیلۆ دۆشایی لێ وەربگریتەوە ئەوە لەسەر کەمترین تەماتە زۆرترین دۆشاو ئێمە خۆمان ئەبێ لە زەمانێکین ئەبێ ئێمە کەمترین تەماتە وەربگرین زۆرترین دۆشاو ئینتاجکەین واتە ئەبێت تەماتەیەک بێنین بریکسی لە 6 کەمتر نەبێ ئەو تەماتانەی ئێسەوە شێوازێکی زانستی ئەو تەماتانەی کە لە ناو بازارایە و لە ئەو تەماتە وردەی کە ئاماژەم پێکرد بریکسەکەی کەمە ینی زۆر کەمە تەسەوەرەکەم ئێمە فحسمان نەکردو بەڵام احتیمالی 3.5 بۆ 4 وانە بێ بەڵام جۆرە لە تەماتەی کوردی هەیە ینی ئەوە کێشەی نییە واتە گەورەکان کێشەی نیە تەماتەی گەورەیە ئەوەش کە ئاودارە و گەورەیە ئەوەش هەر بە هەر حاڵ ینی کێشێنی ئەکرێ بە دۆشایی تەماتە ئێمەش ئەوەشمان کردووە بەڵام وەکو ئاماژەم پێ ئێستا بۆ نمونە ئەو تۆی کە ئێمە هێنین لە 4 کیلۆ نیو ئەتوانین کیلۆیەک دۆشایی لێ وەرگرین لە 4 کیلۆ 600 گرام ئەتوانین کیلۆیەک دۆشایی لێ وەرگرین ئەو جۆرە گەورەش کە لە بازارایە نزیکەی لە 5 کیلۆ نیو بۆ 5 کیلۆ 750 گرام ئەنجا ئەتوانین کیلۆیەک دۆشایی لێ بەرهەم بهێنین. زۆر باشەکە کەمەران ئێوە وەکو کارگەیەکتانەیە لە پارێزگای هەڵەبجە ئەم کارگەی ئێوە تا چەند بۆتە ئەوەی کە بتوانرێت بەرهەمەکانی جوتیاران لەو ناوچەیەدا ساغ بکرێتەوە بە تایبەت تەماتە کە یاخودەوە هانی جوتیاراندا داوە کە تەماتە بچێن و یان ئەو جۆری کە خۆتان مەبەستانە بیچێن بۆی بتوان هەم بەرهەمەکانی ئەوە ساغ بێتەوە هەم سوودیش بۆ کارگەکەی ئێوە ببێت. بەڵێ ئەمە لە پلانماندا هەیە کە بۆ ساڵانی ئایندە بە زووترین کات ئەم ئەو وا بکەین کە ئەو ڕێژەی کە ئێستا مەڵێن ڕۆژان 250 تن تەماتە وەرئەگرین لە پلانماندا هەیە ئەم ڕێژەیە زۆر زیادکەین وتومانە ئێمە ڕۆین ئەو خەڵکانە ئەێنین کە پسپۆر و شارەزان لەم بوارە ئەو جوتیارە بەڕێزانەی لای خۆمان فێر بکەن چۆن تەماتە بە شێوازێکی زانستی بچێنن چونکە ئەم شێوازێک کە ئێستا ئەمانی لەسەرە بەڕاستی شێوازێکی کۆنە ئەو بۆ نمونە بە وەکو تاقیکردنەوە ئەوە تاقیمان کردوێتەوە لە دۆنمێکە ئەمان نزیکەی 5 تن بۆ 6 تن بۆ 7 تن تەماتە بەرهەم ئەهێنن بەڵام ئەو شێوازەی کە ئێمە خەریکی نێسە لە دۆنمێکە 25 بۆ 40 تن یعنی کەمترینی 25 زۆرترین 40 تن پەیوەندی بە هەموو شتێکەوە هەیە پەیوەندی بە تۆ هەیە پەیوەندی بە شێوازی چاندنیەوە پەیوەندی بە کاتیەوە هەیە پەیوەندی بە چۆنیەتی ئاودانیەوە هەیە پەیوەندی بە کاتی ئاودانیەوە هەیە پەیوەندی بە زۆر شتەوە هەیە وەزارەتی کشتوکاڵیە کە ئەم ڕێنمایانە بداتە جوتیاران بۆی بتوان وەڵای لێرە ئەو لەبەر ئەوەی کە کارگەی دۆشای تەماتە لێرە نەبووە خەڵک زیاتر ئەو هینیان نەداوە بە بەڕاستی تا ئێستا ئەو ڕێنمایانە نەدراوە بەڵام ئێمە خۆمان وەکو کەرتی تایبەت خەریکین ئەو ئەجێندای ئەو پرۆژێ جێبەجێکەن چونکە ئێمە بەڕاستی لە پلانماندا هەیە کە دەشتی کەلار و شارەزور و پێنجوێن و هەولێر ئیستفادەی لێ بکەین کە ساڵانە 15,000 دۆنم لەو دەشتانە بچێنین بە تەماتە لە پلانماندا هەیە ئێمە بەڕاستی زیاد لە 15,000 دۆنم بچێنین
وا بکەین کە پێداویستی هەرێمی کوردستان پڕکەینەوە وا بکەین کە هەلیکار بۆ 2,000 فەلاحی ئەو ناوچەیە بڕەخسێنین کە ئەوان بتوان سوودمەند من چونکە ئێستا ئەو جوتیارە بەڕێزانەمان بەڕاستی لە دۆنمێک زەویەکانیانە ئەیکەن بەگەنم ساڵانە حسابمان کردووە نزیکەی $100-150 ئەگە سوودمەند بن لەو یەک دۆنما بەڵام ئەگەر بیکەن بەو تەماتەیە کە بەو شێوازەیە کە ئێمە ئەمانەوێت ئەو ڕێژەی سوود قازانجیان ئەگاتە احتمالیت 10 بەرابەر و 15 بەرابەر زیاتریش و هەرچەنە گەنمەکە ئەوان ئەیان بە قەرزێمە توانین بە نەختی ژدەیان وەربگرین بەڵام ئەمە هاوکاری حکوومەتی ئەوێ ئەم پرۆژەیەکی استراتیژیە من خۆم بەتەنها ناتوانم یعنی ئەو پلانانەی کە لە بەردەمانە بە زووترین کات جێبەجێیان کەم بۆیە ئەبێ حکوومەت هاوکارمان بێت بەڕاستی ئەگەر بێت و حکوومەت هاوکاریمان بێت ئێمە لە کاتێک ئایندێکی زۆر نزیکە ئەو شتانە ئەکەین کە لە پلانماندایە کامەران باست لەو شێوازەی بەڕێستان کرد کە لە دۆنمێکە ئێستا 4 بۆ 5 تان تەماتە بەرەمەێنرێت بەڵام ئەو شێوازی ئێوە بەکاربێت 25 بۆ ئالاکەی 40 تان بەرەمێنێ ئۆرگانیە ئەم شێوازەیە بەڵێ شێوازێکی ئۆرگانیە لەبەر خۆرایە هیچ کێشەیەکی نییە بەس تەنها علم پێشکەوتووە و تۆوێکیان هێناوە دەستکاریان کردووە و زۆرترین ڕێژەی ئەسڵەن سەیری ئەەکەی تەماتە زیاترە بینی تا گەڵاکان سەری ئەەکەی تەماتەیەک تایاتێ بە شێوازێکی زۆر بە فەلی ئەتوانی باریکەی ئەتوانێت گەڵا بە هەڵی ڕێژێ تامەکەی گۆڕانکاری نای لەگەڵ تامەکەی زۆر تامی کوردیەکەی خۆمان هەر خۆمان هیچ کێش هیچ فەرقی نییە خۆی تامەکە ئەو هەوا و خاکەکە یعنی بەڕاستی ئەوە زیاتر تام و ڕەبۆن و تەماتی خۆمانە فەرقی هەیە لە تامە لەگەڵ تەماتێکی تورکیا و خۆشتر و ئەوە هەمووی ئەوە ئەو هەوای ئێمە زۆر جیاوازە ئەوان زۆر کووت و سەمات و نازانم ئەو ماوەردە کیمیاییانە بەکارهێنن ئێمە بەڵام زۆر خۆشبەختانە ئێستا تەسەوورەکەم هەموو شێوازێکی کشت و کاڵ بە بەرهەمە کانی تریشەوە تەسەوورەکەم هیچ وڵاتێک وەک وڵاتی خۆمان نەبێت کە زۆر شتەکانمان ئۆرگانیکە لەبەر ئەوەی هێشان ئێمە نەگەشتینێتە ئەوەی کەوا چونکە بەڕاستی زەوی ئێستا زەوی لە وڵاتانە ساڵانە 2-3 جار ئەو زەویە بەکار ئەهێنرێ بۆ شتەکانی تر ئەوەنە سەمات و کودی بەسەرا کراوە ئەو زەویە هەڵوەشاوە بەڵام لا ئێمە خۆشبەختانە هێشان نەگەشتونێتە ئەو زەویانەی کە ئێمە هەمانە ساڵان ئەگەر یەک جار بەکار بهێن لێ بۆ زۆر باش ئوستازەوە دۆشاوی تەماتە بەرەمێنن جیاوازیتان لەگەڵ دۆشاوی دەرەوە چییە ئەمەوێت فۆکەس بکەمە سەر خاڵێک بە تایبەت بۆ نمونە مەوادی حافظە ئێوە تا ئایا ئەیکەنە ناو دۆشاوەکانتانەوە یاخود بە ڕێژە پێما بڵێ ئەگەرتەیەکەن تا چەند جیاوازیتان لێ لەگەڵوانی ئێمە کارگەکەیەکی ئیتالیا شەریکەی پرتۆزی ئیتالیا سیستەمی ئێمە بە هیچ شێوازێک مەوادی حافظە بەکار ناهێنین سروشتی ئێمە بە هیچ شێوازێک مەوادی حافظە بەکار نائێنین ئێمە سیستەمی سارد و گەرممان هەیە بەروارمان لە 18 مانگ بۆ 24 مانگە ئەشتوانی زیاتر تەحمل کات چونکە خۆمان سامپڵمان داناوە لە 2010 کە ئینتاجمان کردووە تا ئێستا لای خۆمان ماوە هیچ کێشەیەکی نیە لە دەرەجەیەکی حرارەتی ئاعتیادیا دامانناوە ئێمە خۆمان مختبەرمان هەیە فەحسیەکەین بەڵام وەکو ئەوەی کە مەوادی حافظە بە هیچ شێوازێک بەکاری نایەن ئەو دۆشاوانەی تریش کە لە دەرەوەی هەرێمیەت بەڕاستی زۆربیان ئەوین ئەوانیش عینەشت مەوادی حافظیان تیانە بەڵام چەند نەوعێکیان هەیە ئەوان مەوادی حافظە بەکارن چونکە لەبەرەوەی احتیمالیە لە حدود زۆر بۆ وەستێدیان لە ڕێی دوورەوە بێت لەناو گەرماوشتا بێت ئەوان مەجبورن بەڵام ئەوەی ئێمە لە خۆی گەورە بەزیابێ مەوادی حافظە تێناگەین چونکە مەوادی حافظە بەڕاستی مەوادێکی خەتەرە و بۆ بڵێ کاکەمەران ئێوە بەرهەمەکانتان لە بازاڕە چ خواستی باشی لەسەرە بەوەی کە بەرهەمێکی خۆماڵیە بەدڵنیاییەوە ئێمە بەرهەمەکانمان ئێستا خواستی زۆر باشە بەڵام بەداخەوە بەرهەمەکەی بەناوی شار دوو بەرهەمێکمان بەناوی شارە زورەوە هەیە نردمان بۆ خواروی عێراق لەوێ تەڵەبیە لەسەر نەبوو چونکە ناوەکەی لەفزێتی ناوەکەی تۆزێ قرس بووان بۆیە ئێستا بیرمان کردەوە دوو براندمان هەیە یەکیان شارە زورە یەکیان بەغدادە شارە زورەکە بۆ ناو هەرێم ئەنێرین و بەغدادەکەش بۆ خوار لە کەرکووک بەرەو خوار بەغدادەکە لەوێت تەوزیعمان کردو بەسەر بریکارەکانمانە و زۆر هینی لەسەرە و هەر کەسێک بەکاری هێناوە گلەی لێ نەبووە و خۆشمان پێیجمان داناوە سەری کۆمنتەکانی خەڵکەکەین کە خەڵک زۆر لە ساڵانەوە لێ رازیە پلانتان هەیە بۆ دەرەوەی وڵاتیش هەناردی بکەن وەڵای بازرگانێکی ئەڵمانی هاتووە دوای ئەوەی کە ئێمە سامپڵمان دایە ڕۆژ لە ئەڵمانیا لە کوالیتی کۆنتڕۆلی ئەوێ فەحسیان کرد زۆر لێ رازین بەڵام ئەوان ئێستا هاتوونەتەوە ئەڵێ ئەبێت دیوێکی قوتووەکە بە زمانی ئەڵمانی لێ بنووسرێ و
چەند شتێکیان پێوتوین لە ڕێکەوتنیان لەگەڵ ئەوانە تەسەورەکەم بتوانین بگەینە ئەنجام بەڵام بەڕاستی ئەم وڵاتی ئێمە زۆر دۆشا بەکارهێنرێ ینی ئێستا ئێمە حسابمان کردو ئەگەر بێت و حکوومەت هاوکارمان بێت ساڵانە نزیکەی بە 100 میلیۆن دلار بە نەقتینە کە ئەڕۆها دەرەوە بۆ کڕینی ئەم بەرهەمە بەڕاستی ئێمە توانین لێرە ئەو پارێر ئەو لەناو خۆیان کاری پێ بکرێت و نێڵین بڕوات ئێمە جێگری بەرهەمی دەرەکی بگرینەوە کامەوە خۆت خاوەنی کارگەیەکی چەندین ساڵە ئەو کارگەی بەڕێوە دەبن ئەو ئەنجامت بۆ دەرکەوتووە کە هەرێمی کوردستان خاکی هەرێمی کوردستان بە کەڵکی ئەوەیەت کە بتوانین نەک کارگەیەک لە دۆشایی تەماتە کارگە لە چەندین بواری دیکەی کشت و کاڵا بکەینەوە کە هەم بێتە ڕەخسانی هەلێکی کار بۆ گەنجان و هەم بێتە مایەی زیاتر بەرزبوونەی ئابووری وڵات. من تقریبا لە ئەنتەرنێت وا بزانم شتێکم خوێندێتەوە لەسەر ئەوەی کەوا ئەڵێ بێت و یعنی دەشتی شارەزور سێم دەشتە لە جیهانە کەوا بۆ پیتی و بەرەکەتی بۆ ئاو هەوا یعنی بەڕاستی ئەبووە دەشتی شارەزور هەموو عێراقی بەخێو کردایە هەرچی بەروبوومی هەیە هەموو پێداویستی عێراقی دابین بکردایە زیایشی بکردایە بیان توانیای بینە دەرەوەی وڵاتیش بەڵام زۆر بەداخەوە ینی بەڕاستی تا ئێستا کارێک نەکراوە کە سوود لەو دەشتە سوود لەم ئاو هەوایە سوودی لێ وەرنەگیراوە ینی ئەبوایە پەرە بدرێ بە کەرتی کشت و کاڵ بۆ نمونە ئێستا بجێ ئەم وڵاتە زۆربەی پشتی بە داهاتی نەوت بەستووە داهاتی نەوتیش بەڕاستی هەیە وڵاتە زرهێزانەیە ینی جاری وایە ئاوا ئەمە یەک دوو جار ئەم نەوت دابەزی بەڕاستی قەیرانێکی زۆر ڕوەکاتە ئەم وڵاتە بەڵام ئەگەر بێت و خۆی ئەزانین چۆنە بەرەو بیمی کشت و کاڵی بە سێ فاکتەر ساخ ئەکرێتەوە یەکیان ئەوەی ئێمەیە کە بەروبوومی کشت و کاڵی بە پیشەسازی بکرێت ینی بەروبوومی کشت و کاڵی تۆ قەت ناتوانانی پێش بە بازار ببەستی بڵێوەڵەکە هین یەکەم و خەڵک بەکارهێنێ نە تۆ کارگەیەکی وەکو کارگەی من ئێمە لە پلانماندایە کە لە ساڵانی ئایندا 1000-2000 تن لە ڕۆژێکا بەکاربێنین ئەگەر چەند کارگەیە بکرێتەوە ئیتر بە حیاتی بەروبوومی کشت و کاڵی تووشی کێشە نابێت لە هەموو بوارەکانە بۆیە بەڕاستی ئەمە بوارێکیانە کە بەروبوومی کشت و کاڵی بە پیشەسازی بکرێت یاخود دەبێت حکوومەت پلانێکی هەبێ ئەم بەروبوومی کشت و کاڵ هەناردەی دەرەوە بکات یاخود پلانێکی هەبێ بزانێت ئەم وڵاتەی ئێمە ئەم خەڵکەی ئێمە چەند پێویستی بە ئەوەنە مەسەلەن بۆ منە تەماتەکە ئێمە لەسەر تەماتەکەی چەند پێویستی بە تەماتە هەیە ئیجازەی ئەوە نەبات بە جوتیارە بەڕێزەکان بڵێت کاکە ئەم ساڵ مەسەلەن بۆ نمونە 15,000 دۆنم زیاتر نەکرێ بە تەماتە چونکە 15,000 دۆنم کرا بە تەماتە پێداویستەکەمان تەواوە ئەگەر تۆ بڕۆی 20,000 دۆنم بکەی یان 30,000 دۆنم بکەی ئەو کاتە دوو هێندە زیاتر هەیە نە تۆ بە پیشەسازی ئەەکەیت و نەتوانی بینێتە دەرەوەی هەرێمی کوردستان ئەو کاتەوە تا تووشی ئەو کێشەیە ئەوترێت کە ینی ئەو قسەی بەڕێز تەواوە دەوترێت ئەوەندە لە دەرەوە بەرهەمە هێنرێت گرنگی بە بەرهەمی ناوخۆ نادرێ بۆیە بەرهەمی ناوخۆ جاری وایە وازانی زیاد لە پێویستە بۆ بەرهەمی ناوخۆ باش کاکەمەران بەڕێزت ئێستا خاوەنی کارگەیەکی کە بەرهەمی ناوخۆ بەکارێنیتەوە بۆ بوارێکی پیشەسازیەویش لە قوتونانە ڕێگریەکانی کۆمەڵگەی ئێمە حکوومەتی ئێمە بێگومان ئەزمونت لەگەڵیە هەیە بەڕێزت چین لەوەی کە کاراسانی ناکەن بۆی کە بازرگانەکانی ئێمە لە وڵاتی ئێمە کارگە دروستکەن کارگەی پیشسازی دروستکەن بۆی بەرهەمە ناوخۆیەکان جارێکی تر لەم ڕێگەیەوە سەرف بکرێتەوە ڕاستی ئێمە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری ئەم پرۆژان ناکات ئەم پرۆژەیەکی استراتیژیە ئەبوایە حکوومەت هاوکاری کردایە چەند ساڵێک لەمە پێش 1-2 ساڵ لەمە پێش ئێمە تەقدیممان کرد وتمان مانگانە 120 نەوتی ڕەشمان بنێ ئەوان موافقەتیشیان کرد دوایی پێیان نەداین ئەمە هینە لە هەموو وڵاتەکانی دراوسێمانە و لە هەموو وڵاتەکانی جیهانە ئەم پرۆژانەی کە ئەبێتە هۆی هەلی کار و کە ئەبێتە هۆی یعنی بەڕاستی هاوکاریان نەکرێت بەڵام لەم وڵاتە ئێمە هاوکاری ناکرێت بگرە ڕێگریشمان لێکن ینی بگرە ینی وامان لێکن کە ئێمە ینی دڵساتمان ئەەکەنەوە بەڕاستی لەم پرۆژانە لەم پلانانی کە لە ڕێگریەکان چین کاک ڕێگریەکان بۆ نمونە ئێستا وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان هەستاوە بە ئەوەی کە ئێواڵێن لەبەرەوەی کە وشەی خۆماڵیتان لەسەر قوتووەکان نووسیوە 4-5 مانگە کارەکان ئێمەیان ڕاگرتووە بۆچی ینی لەسەر ئەوە ئەڵێ ئێوە
کاتێک کە تەماتە ئێمە کە کاتێک کە تەماتە پێئگات بەڕاستی تەماتی خۆمان بەکار ئێنین بەڵام کاتێک کە لە وەرزی زستانە مەجبورین کارگەکە چەند کارمەندێکیە چەند هەلی کارێکی دروست کردووە مەجبورین پەنابەرینە بەردەرەوەی هەرێمی کوردستان تەماتەی مڕەکەز بێنین ئەمان ئەڵێن ناخێر ئەبێ ئێوە کاتێک کە تەماتی خۆماڵیتان بەکارێنە بنووسن خۆماڵی کاتێ بەڵام ئەمە کێشەیەکی لاوەکی یعنی بەڕاستی قەت نەبووە ئێمە کارەکانی ئێمەیان ڕابگرتە لەسەر ئەوە هەرچەنە ئێمە لە پلانماندا هەیە لەبەر ئەوەی کە ئاو هەوای عێراق زۆر گونجاوە ئێمە ئەتوانین لە بەسڕە لە مانگی دووە تەماتە وەرگین وردەوەردەیەتەوە بۆ سەماوە بۆ ئەمارە دوایەتەوە بۆ کەلارس دوایەتی بۆ هەولێر دوایەتەوە بۆ شارزور ئاخرشت مانگی 11 ئەڕێ بۆ 5 جوێن لەبەر ئەوە ئێمە وتمان کاکەیان ئەمە کارگەیەکی تازەیە بۆ نمونێسە لە ئێماراتە چەندها کارگەی دۆشای تەماتە هەیە نووسیشتی ئێمارات خۆ ئێمارات لە ئێماراتە یەک بڕواناکەم یەک چڵ تەماتەش بتوان بچێن یان لە سعودی یان لە بەحرێن یان لە وڵاتانە لاان لە کویت کارگەی دۆشای تەماتە هەیە ناوی وڵاتەکەی خۆی لێ نووسیوە ئێمەش نووسیمانەمێت عێراق ینی یان دۆشای تەماتی خۆماڵی کێشەیەکی وانە کەچی شتەکەیان تۆزە گەورە کردووە و هەرچەندە تەندروستی ئێمە تەندروستی هەڵەبجە تەندروستی ئەوان کتابیان ینی راپۆرتیان بەرز کردوەوە کە ئەڵێن دۆشاوەکە ینی کە کارگەکەیەوە لە ڕووی هینەوە زۆر گونجاوە هەموو هینەکانتان جێبەجێ کردووە ڕێنمایان تەندروستیەکان چەند جارێک هاتوون فەحسیان کردووە لە هەڵەبجە چەند جارێک لە پەروێزخان هاتوون سامپڵیان لێوەرگرتوین چەند جارێک لە باشماق چەند جارێک لە خزخانەی شیرەکەی سلێمانی و دووسێ جاریش لە هەولێرەوە هاتوون تا ئێستا دۆشاوەکە ئێمە زۆر گونجاو بووە و هەموو کتابەکانمان ماوە کە شیا و هیچ کێشەیەکیشی نییە زۆر باش کاکەمەران بەدەر لە بابەتی کوشت و کاڵ و تەماتە ئەگەر حکوومەت لانی پەیوەنددارەکان هاوکاری ئێوە بێت لەم کارگەیەدا دەبێتە هۆی ڕخسانی چەند هەلیکار بۆ گەنجان لەم وڵاتەدا کە چەندین سەرمایه‌دار لەوانەیە ئامادە بن کارگە و لە بواری جاجەدا دروست بکەن تا چەند دەبێتە ڕخسانی هەلیکارەوە لەگەڵیشیدا زۆرێک لە گەنجان گلەیەوە دەکەن کە هەلیکار کەمتر دەدرێت بە کەسانی خۆیان یان بە ناوچەکەی خۆیان دەدرێت بە کەسانی لە دەرەوە دێن لە مهندس بێت لە هەر بابەتێکی دیکە بێت ڕاستی کارگەکە ئێمە یەک کەسی دەرەوەی دیانە تەنها یەک دوو مهندسمان هێنام تا مهندسەکانی لای خۆمانی فێر کرد و تر ئەوان گەڕانەوە خۆی بەڕاستی ئێمە ئەم کارگەی ئێمە دوو بەشە بەشی ڕاستەوخۆ و کارمەندانی کە لەناو کارگەدا کارەکەن بەشی ناڕاستەوە خۆش جوتیارەکان کە ئەوانە کە بڵێن تەماتە چاندنەوەیەت ئاودانەشت ئەمانە خۆی ئێستا من کارگەیەک نزیکی ئەم وڵاتانەی دراوسێمان هەر لە عینە ئەم کارگەی ئێمەیە تقریبا 2003 دامەزراوە 2003 من لە 2019 سەردانم کردن ئەیود نزیکەی 5700 جوتیاری بەڕێز ناڕاستەوخۆ کارمان لەگەڵدا دەکات 350 کارمەندی ڕاستەوخۆ لە ناو کارگایە ئێمەش تقریبا بزەبت ئەو پلانەمان هەیە چونکەمانەوەی کارگەی قوتوەکەش بێنین بۆ ئێرە جوتیارانتان لەوانەیە کەمتر بێت بەڵێ ئێمە جوتیارانمان کەمترە بەڵام ئێمە چەند جارێک من ئەمەشم دووبارە کردوێتەوە وتومە بێت و ئەگەر هاوکاریمان بکەن لە ماوەی 2 ساڵی ئایندا نزیکەی 2000 بۆ 3000 هەلی کار بۆ جوتیارەکان ئەڕەخسێنین هاوکاریەکانتان چی دەتانێت چیتان بۆ بکەن لە هەموو وڵاتانی دراوسەیە ئەم جۆرە پرۆژانە بەڕاستی هاوکاری ئەکرێن بە پێدانی قەرزی درێژخان بە پێدانی پێداویستی کشت و کاڵی بە پێدانی چەندەها یعنی هاوکاری ئەکرێن بەڵام لە وڵاتە ئێمە تا ئێستا هیچ جۆرە هاوکاریەک نەکراوە بەڵێ کاتمان نەما زۆر سپاس سپاس بۆم دەرفەسدا زۆر سپاس بۆمەدەبوونتە بەڵێ بینەرانی عزیز دەچین لای چیرۆک و پێیان بزانین ئەم جارش چ جۆرە چیرۆکیەکمان بۆ ئامادەیە پێکەوە بینەری دەبین فەرموو بەناوی خوای گەورە و میهرەبان بیسەران و بینەرانی خۆشەویست خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی چیرۆک و پەیام بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە هیوادارم چیرۆکی ئەم جارەشمان جێگای کەڵک و سوودی ئێوەی بەڕێز بێ خۆشەویستان چیرۆکی ئەم جارەمان لەژێر ناونیشانی وەرزێر و ئەسپەکەی ڕۆژێک لە ڕۆژان ئەسپی یەکێک لە وەرزێرەکان دەکەوێتە ناو بیرێکی ئاو کە ئەم بیرە چەندان ساڵە وشکی کردو و هیچ ئاوی تێدا نییە. دوای ئەوەی وەرزێرەکە گوێی لە دەنجی حیلە ئەسپەکەی دەبێت بەرەو ڕووی دەچێت بەڵام کاتێک تەمەشا دەکات ئەوە کەوتۆتە بنی بیرەکە و بیرەکە زۆر قوڵە زۆر بە زەحمەت دەتوانێت ئەسپەکە ڕزگار بکات.
لەبەرەوە بیر دەکاتەوە چۆن بیرۆکەیەکی بە مێشکدا بێ خۆی لە ئەسپەکە ڕزگار بکات. ئەم بیرۆکەی بە بیردادێ کە یەک ئەسپەکەی تازە پیر بوو و کەڵکی کارکردنی نەماوە و هەروەها بیرەکەش چەند ساڵە وشتی کردووە و ئاوی تێدا نەماوە. هەمیشە بۆتە جێگایەک بۆ مەترسی، هەمیشە مەترسی لەسەرەوە کە کەسێک بکەوێتە نێو و لە نێویدا گیان لەدەست بدات. لەبەرەوە بە بیری دادێ کە هەم لە بیرەکە ڕزگاری دەبێ و هەروەها لە ئەسپەکەش ڕزگاری دەبێت. لەبەرەوە بانکی دراوسەکانی وەرزێرەکانی دراوسەی دەکات دەڵێ هاوکاریم بکەن بۆ ئەوەی ئەم بیرە پڕ بکەینەوە. هەر کەس لە ڕاستی خۆیەوە بێڵ و پاس دەهێنن گڵی چواردەوری بیرەکە دەکەنە ناو بیرەکە. لەو لاشەوە ئەسپەکە کاتێک هۆشی دێتەوە هەز دەکا ئەوە پلانێکە و دەیانەوێت لە ناوی بەرن. لەبەرەوە بڕیار دەدا کە خۆی ڕزگار بکات، بەڵام وەکو گوتمان بیرەکە زۆر قوڵە و ناتوانێت بێتە دەرەوە. کاتێک وەرزێرەکان لەسەرەوە بە بێڵ خۆڵ بەسەر ئەسپەکەدا دەکەن، ئەسپەکەش بڕیاری خۆی داوە ڕزگاری بێت. لەبەرەوە هەر ئەوان بێڵێک گڵ دەکەنە ناو بیرەکە ئەو خۆی دەجوڵێنێت و ئەو گڵی کە دەکەوێتە سەر پشتی کە دەیانەوێت لە ناوی بەرن ئەم گڵە دەکەوێتە ژێر قاچەکانی. هەر بێڵە گڵێک کە دەکەوێتە سەر پشتی دواتر خۆی دەجوڵێنێ و حیلەیەک لێ دەدا دەکەوێتە ژێر پێیەکانی و هەنگاوێک لە دەرەوە نزیکی دەبێتەوە. کاتێک وەرزێرەکان بەردەوام دەبن لە تێکردنی گڵەکەی چواردەوری بیرەکە، بەڵام شتێکی سەیر دەبینن. کاتێک دەنجی ئەسپەکە زۆر نزیک دەبێتەوە لەسەری بیرەکە کە چەند هەنگاوێکی دەمێنێ، دواتر کە دەتوانێت حیلەیەک لێ دەدات و لە بیرەکە باز دەدات و ڕزگاری دەبێت. خۆشەویستانم، لەم چیرۆکە چ فێر دەبین؟ پەیامی ئێمە لەم چیرۆکەدا چییە؟ ژیانی ئێمە پڕیەتی لە ناخۆشی، ژیانی ئێمە پڕیەتی لە کۆسب، ژیانی ئێمە پڕیەتی لە لەمپەر، ژیانی ئێمە کۆمەڵە خەڵکێکی تریش دەیانەوێت زیندە بە چاڵمان بکەن، بیرۆکەکانمان، کەسایەتیمان، ژیانمان لە ناوبەرن. بەڵام ئێمەش چۆن ئەوان بڕیاریان هەیە و پلانیان هەیە دەبێت ئێمەش دژە پلانمان هەبێت، دەبێت ئێمەش بیرۆکەمان هەبێت کە چۆن خۆمان لەم مردنە حتمیە ڕزگار بکەین. کاتێک ئەسپەکە بیر دەکاتەوە کە دەیانەوێت لە ناوی بەرن بڕیار دەدا ڕزگاری بێت. ئێمەش زۆر خەڵک هەیە لە ژیاندا بە هەبوونی ئێمە بە ژیانی ئێمە حەز ناکات، دەیانەوێت لە ناومان بەرن، بەڵام ئێمەش دەبێ بەردەوام بین، ئێمەش دەبێت بڕیارمان هەبێ، ئێمەش دەبێت هەمیشە وا بکەین کە لە نەهامەتیەکان ڕزگارمان بێت. هەر کاتێک ژیان باری قورسی بەسەر شانتدا دەدا، بێگومان دەبێت ئەسب ئاسا بڕیار بدەی و کۆتایی ببینم. بەڵە بەڕێزان، لێرەدا و بەم شێوەیە گشت بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بە هیوای تەندروستی و لەش ساقی بۆ گشت لایەکدا. تا بەرنامەیەکی دیکەوە خۆتان دەستپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ. دەست خۆشدانێک.